نوروجان بيا مدينة شاري بغمبر سفلا شرينا يا شاري بغمبر سفلا شرينا يا محمد لقلوا لقلان جان لقلا سيسينا لقلوا لقلان جان لقلا سيسينا سرداري قومان ولا مدينة يا سرداري قومان ولا مدينة ويش الله خودش راضی باد وی دست خوش وی دنگ خوش دست خوش یا ربی هر بجی هر بمینی ما مستملکات و گله گله بخیر با سلامت بیزور ام گله گله خوشحالین که افشبه این جدید گلمه دابون خود حس کرد ویش شب و پیروز و مبارک دی پراوشتر و گشتر من زیاتر رمضان بخير يا اخو طاعت و عبادة لهم لا يقبلك ان شاء الله بهر بجی خواهی گورا تمنی ایوا پر خیر و برکت بکاو هم برانی کانال بیستار ان شاء الله اللهم آمین اجمعین بخير يا اخو خود حس کرد گرم و گرتر بت افشبه بله وەکو شەوانی دیکەش ینی هەر کەسەوە بە بەرنامە پرۆگرامی جیاوازەوەی کە هەیە بوو ئەم شەویش مامۆستا مەلاکاوە کۆمەڵێک بەرهەمی جوان جگەلەوەش چەند ئاەتێکیش لە قورئانی پیرۆز و بانجیش طبعا ئەوێت مامۆستای نزیک و نەنیاسن یەکش کەساتی دیۆرە تایبەتیژی و یەک جهێتگەلێکی دیار خزمەتێت یاژی مزگەفتە جەلخەیان يعني أبخوجي أيقونة كديارة كشوال أيقونة كديار يا هوليري وإسلامي الفي باشري والفي والله خدماتك أمشي جلا خوش خلينا إن شاء الله ده شباب بيجي خدماتك قرار بو أو رو جروب ما نهبي ميوان ما نهبي لدر وبلان باراني شو خوشة بارانك ونعمة أولا بينزي رمضان بارش بموابت هفتيك بو كوتبنا نو رمضان وباران باري هوا باران أفصالجي مصالج باراني شي خوش هەر ناوەستێ ناوەنەوە ئەوەندەی دەوەستێ دوای دەست پێ دەکاتەوە کە شو هەوایەکی زۆر خۆشە یا گرنگ پشمە گەلە جۆنە دیوارە و هەکە میوان هەبن ئیشڵڵا دەگەلە جۆنتر و پڕاشتر کەوێت جا خودە حەسکەت ڕۆژت بێ شەوێت بێت مەبەستەوە پاشیوێت داواتی خودە حەسکەتەوە میوانە دەهێبن و سلام علیکم ورحمة الله وبركاته سڵاوتان لێبێت خودی ڕۆژی و نوێژ و تاعاتی و قبیل کردی یا ربی ئەم دیسە هاتینە خزمەتەوە پێک ڤەر شەڤەکە ڕۆحانی هونەری ڕەمەزانی دەرباز بکەین و إنشاءالله بخير بتنويسين بوهمية. والله. كوي براس عاد. باش باش. إيه. الشباب وكي الشباب دربازبي بابت هستيار محل بجارتينه. تجعليه آيني و بتجعليه تندرسي و بتهجي هر دو جي جريداي كومالجه هنا طيب بتجي عندك برسنة جالك ما ترسيدارن جالك هستيارن دويت همي بيك و بحث بكن داكو أو ما ترسيه كم ترليبت نبتني اركي ماموستایت آینی بت یانجی اركي حکومتی بت یانجی اركي ریخرا بت یانجی اركي تاکک بلکه همی بیگ و مثلا هندک نخوشینه
هندك دياردت ما ترسي دار نافولاتي دا بلاف بن مخابني و فيدو ما هيك طيب تجبر جهة جغرافيا هريما كردستان اف ما ترسي زيرة ترهبينه بەتایبەتی ئێستا ینی بەداخەوە ئامارەکان ئەوە دەسلمێنن کە وردە پەیتا ئەم بابەتەکەوەی قرارە گفتوگۆی لەسەر بکەین بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بە هەموو بەشەکانیەوە ئەمە لە ڕوانگەی شەرعەوە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە چۆن سیر دەکرێت چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەمانەدا بکرێەوە حکمیان چیە لە ئیسلامدا بەداخەوە بەپێی ئامارەکان ئەوەی کە دەرکەوتووە ڕێژەکە بەرەو زیاتر دەچێت لەگەڵ ئەوە دەستخۆشی لێ دەکرێت کە لایانی پەیوەنددار حکوومەت یاریمی کوردستان لایانی ئەمنی مەسەلەن وەکوی کە دەگوترێت لە هەواڵەکان دێتە بەرچاو ئەنی مانگانە یاخود لە ساڵێکدا زۆرترین ڕێژەی ئەوانەی کە دەیانەوێت بە قاچاق یاخود بازرگانی پێوە بکەن دەستیان بەسەردا دەگیرێت ناهێڵدرێت ئەمە تەشانە بسەنێت ئەمە جێگەی خۆشحاڵیە بەڵام لەسەر ئاستی تاک پەیتا خەڵکانێک هەیە هەر لەگەڵیدا ئەمە تەنیا لە هەرێمی کوردستانیە بەڵکو لە هەموو جیهاندا ئەم بابەتە خواستی لەسەر لەلایەن کەسانی کە مادەی هۆشبەر بەکاردێنن خۆشت دەزانی مادەی هۆشبەرەوە نیە کە خۆشە ئەوەیە کە هۆگری بوون یاخود ئاڵوودە بوون ئیدمان بوون ناچار دەبێت بە دوایدا بچێت لە ڕوانگەی ئیسلامەوە لە ڕوانگەی شەرعی پیرۆزی ئیسلامەوە قسە لەسەر ئەم بابەتە دەکەین کاریگەریەکانی چین ئەوانەی کە مادە هۆشبەرەکان بەکاردەهێنن حکمیان چیە لە ئیسلامدا وە کاریگەری خراپەکانی لەسەر کۆمەڵگا خێزان هەمووی چی دەبێت بە تێروت سەری گفتوگۆ لەگەڵ مادة هوشبر بشكل وقمارجي بشكل ديه يعني إدمان بين نبس مادة هوشبره هندك كوري ديجيت هين أو مروفيت كفتت نافدا إدي آلودت بد به وصازب كت هما جارك أو خلاص ديكت يعني إدي يعني تشت نيش كيف بدي سكتة آلوده بيت فيت هرو بتشت قماري بكت فيت هرو بتشت مادة هوشبر بكرت وبخوت وبكشت جبر هندي خوب پاراستن جارل دست بکی گرنگ ترش چهار سریه خود نکت یک توش بود رنگ چهار سریه ویگاله روشی زور نخوشیه لمباری اوانی که قمار دکن خلق هیا لدمو لمال و منطقی خوی دکریت هوا دچه لقماری سر خود مهمی پارزتی شلا اوه توش بین خودی شلا نه ان شاء الله توش نبیلو اوه توش بین ما بستم نه توش بانی خب بیش خودی شلا مهمی پارزت اما نازن اما پیش وی قمار کی بکین دورینی نه ان شاء الله والحاصل وده حسكت ايش آلية آيني بقى مثلا تبو عندك ياريجي ها تعصب بيرماتو عندك ياريج هي بتزدي ري خوشكرة نزيك بكاته ولا قمار كردن لو انا دور كونه اتحقق نبيل يقرب ما مستعيني بس كاك الدور كونه تو ما مستعينيش بي ان شاء الله زياتر بعضكين افشبه خود حسكت ما ملا حسن قادياني خود حسكت افشبه ديال المضبط في بابتي بتيرو ترسيل بحالكين ايلي ايني وعرف وعادات ودنا كمال هدا ما مستعين فرمو بخير بي عليكم السلام ورحمه الله خيراتي رمضان يشتبيرو اخوا قبولك يا ربي ودا عمي تهميتنا في رمضان دو دار ماشي أحوالت صحتت تندرستيت سلامت بي لقى رمضان شلون والله باشا بن ان شاء الله الحمد لله باشا فين كخوشة كاتك كرتا وكل صالي رابر دنيا والله ولو من احيانا روحو كاتك دريج بتسبك هردا بي بيقري واجبه يستان طبعا خوي تسليمي خداي كرد لا سرما وقرما ودريج وكرت فرقناك إرادتها بي أوشتانها مو آسانة واي قورا عبادتي شي لسر إنساني واجب نكرديا بي نكره لا يكلف الله نفسا إلا وسعها فاتقوا الله ما استطعتم يعني تقوى لقدر استطاعيها قشتك لقدر استطاعتون أبو وبي تواني أو كسي كذا توانيت ما مستعمل بجمع بتشينات نو بابا تخوي أفشى بدو قالك أنقول بيشي أزبيم أنقول عندك صعوبات ببابتي ما كرد بس خيتك بابتك أقول يقريني أنك إيه صعوبتي شو بيت ما مستطيعين ولا ده كاغذ خبضني إيش نينا يو كاغذ أما قلت لك بتشتكي بتأبيني لا لا ناس أنا أوردت هي بس بتشينا وبنزو بناواني هم موضوع حقتيا هذه حقتيا أخوشة كاك كتبي ما مستطيع مثلا وقتي بحث هندك بابا تتكرن أبزاني سر وقتي بيغمر صلاة سر بني هبية ونهي وجكري وحتى دموينك باش وقت أمتين سر بابتي مادة هوشبر وصل دف ميودير وكيف وندمويك هاتي سردمي بيغمبري صلوات خود سربن مادة هوشبر هبينك وبين حرام كرن
بسم الله الرحمن الرحيم. سلااو لە ئێوەی بەڕێز و تەواوی بینەرانی کەناڵی 24. بێگومان لەگەر هەبوونی مرۆڤ لەگەر دروستبوونی مرۆڤ لەسەر زەوی تەواوی دیاردەناشرین و ناڕێکەکان بوونیان هەبووە. جا هەندێکیان بەدیار کەوتون، هەندێکیان بەدیار نەکەوتون. بۆ نمونە مثلەن باس لە جگارە دەکرێت. خۆ جگارە تووتن وەکو جیا و گۆرێک سناعی نییە دروست کرابێ، جیایەکە و ڕەجی تاریخی هەیە وانە وەکو هەموو جیاکانی تر، بەڵام نەدۆزراوەتەوە. باس لەوە دەکرێت لە جیهان لە کیشوەرەکانی ئەوروپا و لە سین و ئەمانە 5,000 ساڵ پێشی تاریخ دۆزراوەتەوە، بەڵام لە وڵاتانی عەرەبی لە منتەقەکە 400 ساڵ پێش ئێستا یەکەمین جار داخلی فەڵەستین بۆ اونجا بڵاو بووتەوە. وهکذا مەوادەکانی تر هەندێکیان تازە بەو دوایە پەیدا بوون، بەڵام بەشێکی زۆریشان زۆر کۆن و زۆر قەدیمن. بەس ئەوەی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئیسلام نەهاتووە باسی یەکشت بکە برێ ئەم شتە حەرامە، یەکشت بۆ تۆ دیاری بکە. بەرکو چی کردێت چووکە ئێستا تەماشاکەین باس لە مەوادی هۆشبەرەکەین. مەوادی هۆشبەرکە ترسناکترین و دێوەزمەترین دیاردەی کۆمەڵایەتیە لە ناو خەڵک بوونیە. ئێستا دەیان جۆری مادەی هۆشبەر هەن وەنیا حەشوش و فلان و فیزار و حب جۆرە حەب دروست کراون کەوابوو دەکرێت برین وەڵاو حەبە بە حەدیسی لەسەر نییە، پێغەمبەر باسی نەکردی، ئەوە باسی کردی، ئەوە حەرامە، ئەوە حەرانەی نە. پێغەمبەر صلی الله تعالی وسلم هاتووە خوای گەورە پێی فەرمووە دەفەرمی یا ئەیها الذین ئامنوا بە پێغەمبەر دەفەرمی ئەی ئیماندارینە، خیتابەکە لەگەر پێغەمبەریە بەڵام مەقسەدی پێ هەموو ئیماندارانن. دەرێ خوای گەورە لەسەر ئێوەی حرام کردیە کولوا من طیباتی ما رەزقناکم، دەرێ ئێوە بیخۆن لەو طیباتێکەوە ڕزقە و لە بۆ ئێوە خوای گەورە پەیدا کردووە. الذين يتبعون الرسول النبي الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة أواني بدواي بيغمبري كوتونه كنا وكيل التوراة داهية خواهي والإنجيل إنجيل جدايا خواهي قول فرمسي يأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. يعني بوختقسان بيغمبر بو وهاتوا هرشي طيبات طيبة خاوينة لو تن حلال دكا هرشي خبائث وبيسيشا لسرتان حرام دكا كوابو هرشي داخلي بابي پیسی بوو پیس بوو جا پیس بوو عینەن پیس بوو وەکو پیسایی وەکو ئەوشتانەکە حرامە یان معنەویەن پیس بوو لەبەرەوەی مێشی تێکەدای، پیس بوو لەبەرەوەی ژیانی تێکەدای، پیس بوو لەبەرەوەی ینی هەردوو پیسبوون دەگرێتەوە، هەموو هەردوو پیسبوون جۆرەکانی پیسی مادی و معنەوی دەگرێتەوە. خوای پێغەمبەر هاتووە بۆ ئەو پیسیانەتان لەسەر حرام بکە. کەوابوو ئەوەی کە جەناب دەری لە سەردەمی پێغەمبەر هەبووە بەڕێ لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاوشێوەوی هەبوونە. مثلا پێغەمبەر باسی عەرەقی کردیە، إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون. خوای گەورە فەرمی باسی ئەوانە دەکاوەنیە، باسی قمار و مەیسر کە هەردووچیان قیمار و مەیسر هەردوو دەرێن زانە مفەسیرین بەش زۆربیان دەرێن یەکن ئینجا ئەنساب و ئەزلام و بتپەرستی و تیر هاوێشتن و ئەوانەی کە هاوێشتن مەبەستی قمارەکەیە زۆرێکە لە مقامەرە مەسەلەن تیر داوێ کەوتە سەرچی هەی ئەو ئیویە ئەوش بە زۆرێک بۆ لە شانس ئەوە شانس بوو زمانی و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانە بوونیە بوو ئەوانە ئەوە ئەزلامی پێدەرێن ئەو تیر هاوێشتن بۆ ئەزلام ئەنساب لە نصبيا يعني لصنميا باشا يعني صنم دانان أو أنا هم بيعمر فيني خواي جورا فيني رجس من عمل الشيطاني أو أنا بيسنو لكردا وكان الشيطان فاشتني بو خواني اللي بفارسن ونيا كوابو خواي جورا باسي كذا باسي خمري كذا لو باسي خمري كذا لو دري خمر حرامة لو دري عرق حرامة لبرتي مسألة أويا مش كتير كذا ونيا بهوشتك كوابو هرشي أو صفتيتي دابو بحمل بسروي حرام ترى وخراترا ئەو خەبائیثەی کە باس دەکرێت ئەو خەبیسانەی کەەوە باس دەکرێت هەمووی بابەتە هۆشبەرەکان و مادە هۆشبەرەکان دەکەوتەنێ و چوارچەوەی ئەم خەبایث و ئۆپیسی کە باس دەکرێت کە حرام کراوە مادە هۆشبەرەکان مادە هۆشبەرەکان هەمویان دەچێتە ناو ئەو بابە بەڵێ خوای گەورە حکومەکەی چییە؟ لە شەریعەت ئێمە ئەدنا و ئەعلامان هەیە.
خوای گەورە مەسەلەن باسی داک و باب دەکات دەرێ وەلا تەقل لەهما ئوفین ئۆفیان لەدەست مەکە لەدەست داک و باب نەک ئۆف بێ ئۆفی ئەوە نە ئۆفی ئەوەی ماشەڵڵا بێزاری دەربڕین بێزاری دەڕین لەدەستی لا بەڵێ ئەی خوای گەورە نەیگوتووە لە داک و بابی خۆت مەدا ئەگەر ئوف حەرام بیت لێدان بە تەریق ئەولا حەرامە وانە ئەگەر بێت و مەسەلەن خوای گەورە باسی مەشروبی کردیە ئەگەر مەشروب حەرام بی مخدرات و مادە بێهۆشەکەرەکان بە تەریقول ئەولا حرامتون چکە لۆ کاریگەریان زۆر کاریگەریان خراپترە ئەزراریان زیاترە ئێمە هەمومان دەزانین محەڕەمات جۆری هەیە مەسەلەن ئێستا لەو لە ئەسنافی وانە ئەگەر تەسنیفیان بکەین بۆ نمونە جگەرە حرامە بەشێکی زۆر لە زانایان دەرێن جگەرە حرامە چکە زیانی هەیە هەم خەبائیسە پیسە ئایا جگەرە طەیبە طەیب نییە خەبائیسە وانە بۆ نمونە جگەرە حرامە لە دوو لە جگەرە خراپتر چمان هەیە نێرگلەمان هەیە پزیشکە بەڕێزەکان دەرێن نێرگلە زیانی زیاتر لە جگەرە نێرگلەش حرامە ئێستا لیژنەی فتووە شتێکیان لەبەردەستە بەوەی کە فتوا دەدەن بەس ببوورێن فتووە ئەوەی زۆری نەیزانەکان حاڵیان بەس پێشەوەی بڕۆیە ئەوانی دی جگەرە بەشێکی زۆر لە زانایان فتوای ئەویاندەیە کە جگەرە خلافی لەسەر نییە خلافێکی لەسەرە ئەوەی کە خلافی لەسەر ئەگەدەمێت لەبەرەوەی هەندێک شتێ ئەمانەتی ئەو پەیامەکەی خۆم بگەین باشە فەرموو تەماشا جگەرە حرامە بۆ نمونە نێرگلا حرامە لەوی ئەولاد لەوی وڵاتێکی مەشروبە حرامە لەوی ئەولاد مخدرات عرق مەقصد ئەوەی پیشەیە ئێستا ئەلکترۆنیەکە ئەویش لە سنفی جگەرە و نەرگلەیە برێ وڵای شارەزان بۆی نییە مەسەلەن لە ئایا ئەمە ئەم چوار حرامە لێک تەبەقەنە لێک تەبەقەنینە مخدرات و جگەرە وەکو یەک حرامن نە حرامن دوونە حرام یعنی ئەهوەنترە جگەرە ئەهوەنترە لە نێرگلە ئەوەنترە لە مەشروب ئەوەنترە لە مخدرات طبعا مخدرات یەکێکە لەو تاوانانەی کە بە دەولیان و عالەمیان ئیجرام کراوە و حرامە و مامۆستا عقوبەی لە ڕووی یاسایەوە ئەوە عقوبەی توندی لەسەرە لە ڕووی یاسای مرۆڤەکان دەگیرێ دەستگیر دەکرێت سزن دەکرێت خودێ چ عقوبەکە دەتەوی کەسی ئەوێ مادێت هۆشبەر کارتینێت یعنی حکمێ شریعەتی سەروی کەسی چی ئەوێ مادێت هۆشبەر کێشت خۆت زۆر بەداخەوە کە یەکێک لە مەشاکیلە هەرە کوشندەکانی ناو کۆمەلگاکان ئەمڕۆ مادەی هۆشبەرە لەبەر چ زۆر ینی تاوانەکەی زۆر گەورەیە بچکە وەقعەکەی و زیانەکەی زۆر کاریگەرە لە ناو کۆمەلگادا خەڵکێکی زۆر پێوە مبتەلا بووە ئێمە ئەگەر بگەڕینەوە سەر تاریخ من پێشتر یعنی هەندێک شتم لەسەر خوێندوێتەوە و متابعەم کردووە و گروپێکمان هەبوو لە کوردستان دەمانویست ئەو یاسایی مادەی هۆشبەر هەموار بکرێتەوە تونتر بکرێ بەڕاستی چکە جەریمێکی زۆر گەورەیە ئەتۆ دەکرێت پیاوێکی زۆر باش بی زۆر متەدەین و زۆر بە ئەخلاق بی خێزانێکی زۆر متەدەین و بە ئەخلاق دەبی عائیلەیەکی زۆر ڕێک و پێک و محتەرەم بن بەڵام کوڕێکت هەیە ئەم کوڕە لە ڕێگای قوتابخانە یان لە ڕێگای کارە یان لە ڕێگای کەسێکەوە بە جۆرێک لە جۆرەکان دەستی کەپوی چۆتە گەیشتۆتە بەشێک لەو مادە مخدرانە تووشی ئیدمان بووە پێوە مبتەلا بوونە و ئەم کوڕە زائع بووە لەو وەڕێ مە جەریمە و تاوانێکی زۆر گەورەیە جام بەسم پێوێ ئەگەر بگەڕێەوە بۆ تاریخ و ئەو جەنگانەی کە لە ڕێگای مخدرات لە مابینی بریتانیا و سین و دوایە مەسەرەن چۆن بریتانیا سینی داژی کردێ بۆ ئەوەی فیونی تێدا بفرۆشی و مخدرات و ئەمانە دواتر فەڕەنسا هاتوۆتە ناو بازارەکە اینجا ئەمریکا و دوایە رووسیا و چۆن ئەم ویان کردووە 90 خەڵکی سین تووشی موادی مخدر بێ بۆ ئەوەی هیلاکی بکەن ئێستا ینی بەشێک لەو شەڕە نێودەوڵەتیان و ئیقلیمانێکە هەیە بەڕاستی مخدراتە یعنی دەیانەوێت لە ڕێی مخدیرەوە ڕچیان لە توی مەسەرەوە هەرێمی کوردستان یەکێکە لەم شوێنانەیەکەوە لە ڕابردوودا عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش لە زمیاندا زۆر پاکژ و خاوێن بوو لە ڕابردوودا بەڕاستی زۆر خاوێن بوو لە ڕووی تریاک و موادی مخدیر بەڵام ئەنی پێت وایە ئەمە دەستێکی دەرەوەیە دەیەوێت کۆمەلگای عێراق یاخود هەرێمی کوردستان تێک بدات بەمەوە کارەوە جەنجی وڵاتان لە ڕێگای مخدراتەوە شتێکی زۆر واریدا شرط نییە باز بکە و ئەتوو ببینی و مەسەلەن ڕوبەڕوت پێت بگوت بەڵام ئەم شتێکی زۆر واریدا بە تایبەتی ئەوانەی کەوا چاویان لەسەرە زۆر واریدا هەرێمی کوردستان بۆ نمونە ئێمە هەرێمێکی محافیزکار بووینە لە ڕابردوودا ئیشمان لەسەر بکرێ و دەواازەکانمان کراون بەڕووی وڵاتانی دراوسەیە کە خۆمان دەبینین وڵاتانی دراوسێ چەندە مبتەلان بەم نەخۆشە کوشندەوە وایان لێ کردووە خەڵکی عێراق و خەڵکی ناوچەکەی ئێمەش لە ڕێەوە لێمان هەمیە پارێزت و کوردستانی پاقش کرد لە ڕووی یاسایەوە سزاکەی دیارە
لە ڕووی شەرعیەوە چ دانراوە بوو بەکارهێناری مادەی هۆش لە ڕووی شەرعەوە طبعاً ئەمە گوتومانە هەر شتێک مزر بێ پیس بێ زیان بە ئینسان بگەینێ عقلی ئینسان تێک بدا لە ڕووی شەرعەوە حەرامە و خوای گەورە بە حەرامی دانەوە من ئێمە گوتمان سزاکەی چیە؟ سزاکەی تووڕەبوونی خودای گەورەیە پێغەمبەر صلی الله تعالی وسلم دەفەرمێ لە ئەخر حکومەکەی ئێستا مەسەلەن کەسێک ئێستا حکمی لە ئیسلامدا بۆ نمونە کەسێک کە عەرق دەخواتەوە ئەوەندە جەڵدەیە لێ دەدرێت چونکە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم مجتمع ئیسلامی لەو مجتمع خاوێنانە تریاک و ئەو موادە ئۆفیونانە نەبوونە مخدرات نەبووە ئەوەی هەبوو تەنها چ بۆ مەشروب بووە یەخۆ مەشروب عەرق ئەهوەنترە لە مخدرات کەچی لە شریعەتی ئیسلام عقوبە دانرێە لە بۆ عرق و چل جەلدەی لێ بدرێیان بە پێی ئەوەی حاکم دیاری تا ئێستا قسەیان لەسەرەوە نەکردووە مخدراتی باس زانایان دەرێن بەشێکی دوو جۆرن بەشێکیان دەرێن عقوبەی مخدرات لە ڕووی شەرعەوە عینی عقوبەی خەمرە بە قیاس وەستەرەوی بەشێکیان دەرێن نەخێر تونترە لەبەرەوەی جەریمەکە گەورەتر و جەریمەکە ئەولاترە بەس بە هەر حاڵ یعنی هەر یەکێک لەو عقوبانە بی عقوبە مهم نییە تو تەماشای چ دەکەیت تەماشای زیانەکەی دەکەیت تەماشای کاریگەری گوناه و تاوانەکەی دەکەیت تەماشای ئەوە دەکەیتەوە تا چەند ئەم گوناه و ئەم تاوانە زیان بە خۆت دەگەینی وەکو ئینسانێک و لاینی سحی خۆت کە ئێوە ئەوانەی من بەشێک لەوانە لە وڵاتانە بینیوە کەوا موادی مخدیر وەکو هۆڵندا زۆر بە ئاشکرا تێدا دەفرۆشتێ بینی و من کە چۆن بەزەی بەو ئینسانانە دایێت و ئینسانی زۆر ڕێکوپێک دەرێ ڕۆبۆتێکە لەبەرەوەی بەنجی خواردووە بەنج بووە لە ڕێ ئەو موادانەوە ئەوە لە ڕووی جستەوە لە ڕووی خێزانیەوە بڕۆ تەماشا بکە تەماشای زیانەکەی بکە چەندین خێزان لێک ڕۆشاتەوە بەهۆی چێ بەهۆی موادی مخدیرەوە اینجا تەماشای کۆمەلگا بکەوە کۆمەلگا چەند زەرەر دەکات لەوەی کە کەسێک مدمین بێ بەو شتە پیس و شتە ناڕێکانە باشە مامۆستا شتێکی دیکە ینی زۆر کەسێ لە ڕووی عەقڵەوە ئەم پرسیارە دەکات دەڵێ باشە لە مخدرات گەڕێ لە بابەتی خەمر و عەرق و بابەتە ئەوانەی دیکە ئێستا ئەنواع مۆدلاتیان هەیە ناوی جۆرە و جۆریان هەیە و نسبەی بێهۆشکەرەکەیان جیاوازە خەڵکانێک هەن دەڵێن ئێمە دەخۆینەوە بەڵام نەک بەو ڕاددەی کە سەرخۆش بین دنیا ئەوەندەیە بەس وەکو جۆرێک لە سەرمەستیەکی کەم یانیش دەڵێ بە قومێک بە دوو قوم ئەمە سەرخۆش نابین کە سەرخۆش نەبووین کەواتە هانە نابین بۆ گوناه و تاوانی دیکە و کەوەی باس دەکە و لە ماڵی خۆمدا دنیشن بە بێدەنجی ئەمە پرسیارە چۆن وەڵامی ئەم پرسیارە دەدرێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی كل مسكر خمر وكل خمر حرام هەموو مسکیرێک سەرخۆشکەرێک عەرەقە هەموو عەرەقێکیش حرامە باش ئایا کەمێک بخۆیتەوە سەرخۆشت نەکە ئایا حرامە یان حەرارە وەکو بەشێک لە مەسیحیەکان پێیان وایە عەرەق ئەگە سەرخۆشت نەکە مەسەڵەن لەکنەوەن ئەو هەیە پێغەمبەر دەفەرمی ما ئەسکەرە کەثیرۇه فقلیلُه حرام هەر خواردنەوەیەک ئەگەر زۆرەکەی سەرخۆشت بکە کەمەکەشی حرامە ئەمە نەسی حەدیثی پێغەمبەرە ناکرد لۆ چونکە ئەمە حکم بە ئەغلب و عامە دەکرێت یعنی کاتێکە تۆ بڕیارێک دەدەی حکمی شەرعی دەرەچی حکمی شەرعی لە بۆ نەفەرەشی دەرناچی دەچی دادەنیشی عاقڵە و هۆشی لە خۆی و مەسەلەن بەرداغێک دەخواتەوە بە ئەندازی ئەوەی کەەوە پێ سەرخۆش نەبی حکم لە بۆ هەموو ئەو گەنجانە دەرەچی کاتێککە دادەنیشی ئاگای لە خۆی نابین و پێشەشی دەخواتەوە دەکرێت برێوەڵا بەس بۆ ئەوەی حرامەیان بۆی حرام ئەتو نائیلاجە سەدی زەرائیعمان هەیە لە شریعەتی ئیسلام بۆ ئەوەی خەڵک ڕێگری بکەیەوە بە قەتعی لەو مۆزوعی دەرێک هەر کەس شتێک پێغەمبەر دەفەرمێ هەر شتێک زۆرەکەی سەرخۆشت بکە کەمەکەشی حرامە بۆیە مەشروب ئەوەی ئەگەر زۆرت خواردەوە جۆرەکانی ئەو زۆری مەشروب وەکو جەنابەت باس کرد نوعیەتی مەشروبات ئێستا گەلەگەلە زۆر بۆ بەڕاستی ناوەکان بۆیە ئەمە باس لە حکومەکەی دەکەین هەمووی دەگریتەوە هەر مەشروبێک ئەتووی سەرخۆش کرد حرامە پیچەکەکەش زۆرەکەی هەر مەشروبێک زۆرەکەی ئینسانەکەی سەرخۆش کرد حرام دەبێت هەر مەشروبێک زۆرت خواردەوە سەرخۆش نەبووی حکمی پێ لە دین دەرناچی هەرم لە چوارچێوەی مسلمانەتیدا دەمێنێتەوە گەر مسلمان بێ نوێژ و ڕۆژیشت قبول دەبێ ئێمە مسلمانمان هەیە کە هەندرێن مسلمان تاوان دەکا باشە مسلمان تاوان دەکا مەسەلەن مسلمان دزی دەکا مسلمانە زینا دەکا مسلمانە مەشروب دەخواتەوە مسلمانە درۆکە مسلمانە غیبەتەکە هەر مسلمانە بەس ئەم سیفەتانە دەکا ئەدی ئەحکامی شەرعی بۆ چاتوە بەرەی مسلمانە و ڕۆژی ئایا مەسەلەن زۆر خەڵک باس لەوە دەکا دەرێک کابرا فلان کەس
مەشروب خۆرە بۆ ڕەمەزان بە ڕۆژی دەبی زۆر خەڵکێ مەشروب خۆرە مەشروب دەخوا پێش ڕەمەزان بەس لە ڕەمەزانان تەوبە دەکا واز لە مەشروب خواردنەوە دینی نوێژ دەکا ڕوو دەکاتە مزگەوتی و نوێژ و ڕۆژەکانی خۆی بە ئیلتیزامی دەکا ئایا ئەمە باشە یان خراپە من دەڵێم زۆر باشە یعنی جێگای خۆی دەگری خوای گەورە لێ قبول دەکات گوناحەکە لە شوێنی خۆی چاکەکەش لە شوێنی خۆی بۆ خوای گەورە تەرازوی چاکە و خراپەی دانەیە کاکە ئەندرن بۆ دایناوە بۆ ئەوەی هۆردووچیان بزانین خەمڕەکەت عارەقەکەت چت خواردووە چاکەکانت چن خراپەکانت چن خراپە لە شوێنی خۆی چاکەکانش لە شوێنی خرما وەستا بەو ڕێگا کە کەسێک دەڵێ ئەمن هەفتەی جارێک مانگێت جارێک وەڵڵا بەس لە مناسەبات دەخوتمەوە تەواو مە ڕێگە خۆشکەر نییە کە مەسەلەن نوێژی قوبۆڵە و عرەقیش دەخواتەوە ئەمە لەگەر ئەمە شریعەتی ئیسلام نەک هەفتەی جارێک و مانجە لە عمری خۆ ڕێگانادا تۆ یەک فری لێ بدەیت هەمووی حرامە مسلمان نابی لەوانە بەڵام ئەمە دەرین مسلمانە و تووشی گونا بووە بەڵام ڕێی لە گوناحی خەڵکی تووشی گونا بووە مسلمانێک تووشی گوناهی ئەوە بۆ ئیدمان بووە بە مەشروب ئایا ئەمە یعنی بچی لێ بکەین برێن بڕۆ کاکە ئەتومادا مەشروب دەخۆی نوێژ مەکا ڕۆژی مەگرا لە مژتەماع نزیک مەبەوە نا من دەرێم وەرە نوێژکە وەرە ڕۆژوو بگرا مەشروبەکەی خۆت دەخۆی مشکلی نییە ئەساوە لە على ئەتوو بەیانی ئەو کابرای قسێکی گوێ لێ ئەبێ خەوفی خوا لە یەکێک لە مەراسیمە دینیەکان وای لێ دەکا واز لە مەشروبەکەش بینی ئەو باشتر حتا ئەوانەی مدمنی مخدراتن بەڕاستی بێ تاجیری مخدرات مجرمی حقیقیە عقوبەی ئیعدامە لە ئێستاش دەگەدابی لە زۆربەی و لە سین لە ئێران لە عێراق لە وڵاتان لە سعودیا تاجیری مخدرات عقوبەکەی ئیعدامە ئەوانە ئەمە هیچ قسە لە حەقی ئەوەی نیە هیچ ڕحمێکیان پێ بکرێ بەڵام مدمنی مخدرات ئەمانە دوو مەسەلەی لێکجاوە بووە ئەوەی توش بووە بۆ مخدرات گوناهە ئەمە بەڕاستی برێمێ خەڵکی وا هەیە مدمنی مخدراتە یعنی نوێژ دەکا ڕۆژوو دەگری بەڵام ئیدمان بووە بۆ مخدراتی خەڵکێکی بێویش بدان تاجیرێکی فاسید تووشی کردووە ئەبێ یارمەتی بدرێ ئەبێ حکوومەت لای لێ بکاتەوە بەڕاستی یعنی لە وڵاتانێکەوە مهتەمن بە خەڵکی خۆیان وەکو سین مەدارس و مستەشفیات کراوەتە لەوانە هاوکاریان دەکرێت لە ڕووی ئیجتیماعیەوە بۆ ئەوی واز بینی لەوانەوانە نەخۆشن مامۆستان بچینە بابەتی قمارێ ئەوە مەزۆنی نەخۆشیە کابرا دێت جەستەیەوی تێکچێت نەفسیان دێت تێکچێت بنەماڵی دێت تێکچێت کابرا هەیە قمار چێت بێژ ئەس چم قمارێت کەم پارە بۆ متێت فایدەیت کەم وەکی تو بێژی کارێکیت کە زەحمەتێت بە تو یاڵا فێ مسابقە کە بەریکانەکە هەر چاوە بێت ئەو چاوە هەتی حرام کردن وڵام مەسەلەی قمار ئەوەی تو فایدە دەکات خوای گەورەش لە قورئانی پیرۆز لە ئاەتەکە فەرمی خەمر و قمار دەفەرمی فيما منافع للناس ولهم إثمهما أكبر من نفعهما نفعان تدايا بري قمار وعرق منافعان تدا نبي بيقومان لعرقي أو كسانيك عرق دفروشن عرق دروس تكر قازان زكان لقماري أو كسيك دباته وباريشي زور بأساني ما يصير ليسرويا بأساني باركي دستكي ونيا دستكوتنو خوش يعني قازان دكا بەڵام لەسەر ئیسابی شێ لەسەر ئیسابی خەڵکێک ئەوەی لە عرەقی قازانج دەکات لەسەر ئیسابی شێ قازانج دەکات لەسەر ئیسابی عەقڵی ئینسانێکی عاقڵ یەکێک لە مەقاسیدی شەرعی پاراستنی عەقڵ و بیر و هۆشی ئینسانەکانە تۆ دەی ئیش لەسەر عەقڵی منەکەی عەقڵی مجتەمەعەکەی لە عرەقیش تۆ دەی تۆ دڵخۆش دەبی بەڵام لەسەر ئیسابی جیرفانی کەسێکی تر بۆیە خوای گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل ماري خوتان ماري اكتري بباطل مخول لنوان ودا خواهي قولا فرمي إنما الخمر والميسر والأنصاب رجس من عمل الشيطان قمار بشكل لكردوي الشيطان آيات فرمي إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ميسر ما بس تتشي ميسر يعني قمار ميسر لا يسرى يعني بأساني دستكوي بميسرة يعني باركت بأساني دستكوي لقماري ونيا كابرابين مثلا قمار دكا أقل بباته أو بارش بأساني دستكوي أو ميسرة زي أخوي قول فرمي شيطان ديوي للرجاي عرق وقمارة عداوته دجمنكاري ورقلي ورقوقينا لنا ناخي إيوه بتشيني بويا وازي لي بينن دري لو تشكا بيقومان أو إذا دوريني ئەوەی دەباتەوە حتا ڕقی لێ ئەوەندە پارەت لە من بردەوە و بە ئاسانی خەڵکی وایە پارەی زۆری لەسەردانەوە خەڵکی وایە شەرەف و کەرامەتی خۆی لەسەر قماردانەوە بۆیە لە شریعەتی ئیسلام یەکێ لە تاوانە گەورەکان قمارە بەڕاستی مسلمان ئینسانی مسلمان و ئینسانی عاقلیش قەت لە قمار نزیک ناکەویتەوە پێغەمبەر صلی الله تعالی وسلم دەفەرمی هەر کەسێک بە کابرایەکی گۆ تعالى فلنقامر فليتصدق
هەر کەسێک بە کەسێکی گۆ وەرە با قمار بکەین ئەگە بە سوحبەتیش بوو بابتی سەدەقەیەک بکات بەستی قمار لێرە شەرتە ئەوەی دڵێ فرانە کەس قمار چی یانی ئەمە شتێک خۆی قمار شەرنی هەرەوە ئامێرەبی ینی زۆر جاری وایە شێر و خەتێک دەکەین بە دینارەشی لەسەر پارە نمونەی بەسیت ئەندرێن عوسمان لە دەرەیە شەرتی دەکەین ئەگەر لە دەرێ بوو 100,000 دەدێ ئەوە حرامە ئەگەر لە دەرێ نەبوو ئەم 100,000 دەمەوە ئەوها ئەوە قمارە و حرامە قمار جۆرەهای هەیە کاکە قمار ڕێ شەرت ئەوە پێ دەڵێن بە سوورانی لای خۆمان عافیە قمار جۆرەهای قمار هەیە ئێستا لە عالەمی ئەلکترۆنیات و تەقنیاتی ئەمڕۆ تەماشاکەیە کورە قمار ئەنواع و ئەشکال جۆرە ئێستا شەبەکاتی مۆبایل و ئەمانە هەمویان قمار ناکەن لەگەڵ ڕێز ناویان ئەوانەی خۆمان ئەوە مثلەن ئاسیاسی هەموو شەبەکاتی عالەمی کاکە SMS لۆ دەنێری دەرێ بەشدار بە لەوەی تیر و پیش ناو دەستێتە ناو تیر و پیشێک ئەوە قمارە نابا خەڵک بزانی کاکە درێت ئەوە تۆ مامۆستای ئاینی لەسەر ئەمن ناوە شەرعانە بێ باز بکرێت کەواتە ڕێگە کەس لە ئێمە نییە ڕۆژانە نامەی لە مۆبایل لۆنێ لە هەموو شەبەکەکان هەموو خەتەکان نامەی لە مۆبایل نیە وەرە ئەوە 1000 دیناری بدە ناو دەستێ ناو تیر و پیشەکە ئەوە قمارەی حەیە لەسەر باشە خەڵکی موسڵمانی من زۆر جار وێ کابرا ئۆکێکی لەکا دەرێ نەعەم با بڕ 1000 دیناری لەسەر سی دەڕوا کاری لەسەر مەکڕ ڕەنگە پێویست بە لژنە فتوانی ئەوە قمارێکی سوورە ینی سەریحە ئەگەر کابرا ڕەنگە زۆر مسلمان و دیندارە هەموو دنیای بدێ قمارە ناکە بەس بە ئۆکێکی بە نەزانی ڕاست ئەوانە تووشی قمارێ دەکەن تووشی حرامی دەکەن ناو دەستێ ناو تیر و پیش بۆ تووشی قمارە حرام دەکەین اینجا پێدا وەرە خوارێ ئەنواع و ئەشکال قماری تری ئەلکترۆنی پێ بووە ئەمانە حرام بەتایبەتی وانەی لە ڕێگای ئەنتەرنێتەوەن هەمویان ببوورە مامۆستا دەمانەوێت بە خێرایی چەند بابەتێک باس بکەین ینی بزانین ئەوانە کامیان دەکەونە ناو حاڵەتی قمار و حرامەوە کامیشان ئەوە نییە ینی تیر و پشک بۆ نمونە مارکێتێک ئەمن کاڵایەکمێ دەیفرۆشم دەڵێم بۆ زۆرینەی ینی فرۆشتن لە لای من دیاری دادەنێم دەڵێم ئەوی بای 50,000 شت لە من بکڕێت ناوی دەچێتە تیر و پشکەوە دواتر سیاری بۆ دەردەچێت یاخود شتێکی وای بۆ دەردەچێت ئەمە دروستە ئەمە مەجیاوازە کاگەم دەرەوەی باشەکە ئەوەی من باسم کرد بۆی ڕوون بێ لە بەرچاوی ئەوەی دەری هەر کەسێک 1000 دینار پارە بدا 2000 دینار پارە بدا ناوی ئەچێتە ناو تیر و پشکێک ئەمە قمارەی ئەوە قمارە باشە ئەوەی جەنابەت باس دەکەی مەسەلەن مارکێتێک بۆ ئەوەی جەزبی مشتری بکە بۆ مارکێتەکەی بازارکردنەوەی دەریکا کە هەر کەسێک بای 50,000 دینار لە من بکرێ ناوی ئەچێتە ناو تیر و پشکێک بۆ نمونە سەلاجەیەک ئەمە دەبەخشینەوە ئەگەر ئەو سەلاجە لەسەر یعنی قیمەتی ئەو سەلاجەی لەسەر نرخی شت و مەکو کاڵاکان نەبوو هەر من عندی شەریکەوەی دابست لۆ ڕاشانی خەڵک ئەمە قمار نییە ئەوە دروستە و هەدیە لە شەریکەوە دەدا و حرام نییە باشە ئێمە قمارکردن چییە ینی باش تعریفێک بدەن هەر یاریەک هەر گەمەیەک تۆ دەیکەی لە پەنای ئەو گەمە پارەیەک بەدەست بینی گرێیەکی لەسەر بکەی ئەمە حرامە هەرچی ئەتوو دەدەنی سوبەتش بی لە بینی برادرانە بی چایەشیش بی هەرەها بۆ خۆشی مەسەلەن ئەوەش دەکەن ئەمە ژوان پێ دانیشین زۆر جارێشی دەرمەوە تاوڵەکی بکەین یان ئۆکەیەکیان هەر دەرێکاکە چێ چایەکەی چێ دۆڕاندی پاری چایەکەی بدا هەر بۆ خۆشی نەک بە مەبەستی ڕوتانەوە جیرفانی یەکدی خۆشی کاکێک دەفتەر دۆلاری قماری بۆ خۆشیمان نییە کاکەند قماری بۆش خۆشیمان نییە پیاوەتی و چاکەی بۆ خۆشیمان هەیە بەڵام قمارمان نییە بۆ خۆشی قمار بە مطلقی حرامە لە شەریعەتی ئیسلام و بەداخەوە ئایدێم کە پێشتر چەند ساڵە پێش ئێستا لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان دەبەرەوەی بە حکمەوەی ئێمە میلەتێکی مسلمان و محافزکارین قمارخانەن زۆر نەبوون بەڕاستی نەبوو ئیلا هەبووە زۆر بە مەمنوعە ئێستا بەس بەداخەوە ئێستا قمارخانەکان زۆر بوون کە پێویستە بەڕاستی ئێمە لێرەوە داواکەم حکوومەت زیاتر وەلەو زۆر جاروەیە حملات کراوە مەسەلەن لەو دەور و بەرانەوە قمارخانەکان داخراون ئەمانە کاری باش بوون پێویستە مەزال نەدرێ زیاتر هەموومان پێکەوە بازەکەین ئەمەش لێرە بازەکەی لەوەی خەڵک زیاتر بزانی کە گوناحە حرامە تاوڵە دەکرێت کۆنکان دەکرێت بەبێ ئەوەی پارە بدرێ یەکە لەوەی دیکە چاک دەخوارە سەر حسابەوەی دیکە ئەوەش حرامە چکە مەیسر مەسەن هەندێک لە زانایان دەڵێن ئەوەیە کە کاتت زوو دەڕوا یاریەکە دەکەن کۆنکان لەسەر هیچ هەروە بۆ خۆشی ئەوە لەهوە
او ميسر له او كل شيء او تفسير ميسر ميسر وقتك بميسري دروا وقتك زو دروا ها خليكي قمينه او ساعتك دروا بطاوله وبكون كانوا اول شيء شكل له تفسير يعني زنابه له اوقات ديارك او اوقات مقصد او دكويت له يعني كان كما له او مثلا له لعب يعني مثلا كاد بصر دبي كاد بصر بدنا له ما مستعد زاري تفسيري من اللي قري ايه دو امنو هندرين طاوله دكين كون كان دكين هیچ بەس بخۆمان گەمەی دەکەین دەزانی کۆنکانسیۆنیە مامۆستا تاوڵەش ئەو یاریکردنە حرامن وەکو بەشێک لە قومار سیر دەکریان لەسەر هیچ نییە بەشێک لە زانایان کەوانیش کەم نین پێیان وایە ئەو یاریانەی کە زاری تێدایە حرامن لەبەرەوەی زار و ئەوانی تێدایە بەڵام بەشێکی تر کە من خۆم يعني أواني تر مثلا أواني تر هم يعني متفقين لسادي بابرين الرأي شيء تر أو هي كالرأي صائب أويا دومينا داما أو يعني كطاولة أواني زنابد باستكر هم أو جمانة هم يعني يكن كون كان هم أو جمانة يكن ما دام لسر قمار لسر قمار نبو ببيز زوابيت سن زوابيت يشتي دابو بونمونا لسر قمار نبو أو يك دو نيجو طاعتي لسر نشويني زي سوێند و درۆی لەسەر نەکەی چار کابرا کەسابەتی لەسەر نەچوێنی هەندێک خاڵک هەیە ئەوش بچەوەی عادزی لە بین دروست نەبی کابرا دۆڕانی تەختەکەی لەسەری هەندێک کەسێکی تر هەیە نان نییە لە ماری بخوا خەڵک زکات و سەرفتر ئادا بە ماڵ و منداڵی کەچی خۆی ڕۆژات تاواری بەس لە چایەخانەیە دۆمینەکە ئەگەر ئەو شەرتانی تێدا نەبوو ئەمانە مباحن هیچ حرام نین هەمویان یەک حکمیانەیە وەکو یەک بە تایبەت لە سەردەمی سوشال میدیا ئێستا نەوعەکی دیکە مسابقە بەریکانە لە بینی دوو کەس دەردەچی بۆ نمونە لە تیکتۆک دویان دەکەونە بەرامبەر یەک ئەوەی بدۆڕێ دەدۆڕێ پارەی ناگاتێ ئەوەی سەردیش دەکەوی هەر پارێک لە ڕێ ئەو سوشال میدیاەوە دەگاتێ لووی دەچی ئەوەش بە قومار حسابەیە من ئەوانە هەندێکم بینیون ئەوانە هەر ئەگەر ئیشەکەشیان حرام نەبی هەر شێوازی ئوسلوبەکەیان زۆر قێزەون و زۆر ناڕێکم بەداخەوە یعنی خەڵکەکە دروست بۆ زۆر مستەتیرە و زۆر یعنی قێزەونانە تەمسیلی میلەتێکی دەکا بە ئالای کوردستان ئەوانە من دەبینیون بەڕاستی زۆر دیاردەی زۆر ناشێن یعنی هەر ئوسلوبیان حرامە هەر ئوسلوبی ئیشکردەکەیان حرامە و جنێ و قێزە و شتی زۆر قێزەون دەبینم بەڕاستی ئەمانشتی زۆر ناشیرن و دیاردەی زۆر نابەجێن بەڕاستی قمار و حرام ئەوانە هەموو دەستێ بابی مقامەرە و بابی حرام پیاکردن بە شێوازی ناشەری هەر شتێک ئەو منفەزانێک کە ئەتو لۆی دەچی چونکە ڕزقی حەلال چییە ئەتو ڕزقێک کە حەڵالە ئەبێ شتەکە حەرار بی لە خودی خۆیدا ئەو طریقەی کە بۆشی دەچی دەبی ئەوەش طریقێکی حەلال بی وایە بەو شێوازێک کە جەنابەت باس کرد ئەو شێوازێکی ناشەریە و حرامە و دروست نییە ئینسان نزیک بیتەوە مامۆستا حەسەن ئەگەر بابەتەکەی فراوانتر بکەینەوە ینی لەوە دەرچین با بڵێن ئەوە مەسەلەی قومارە یان یاریکردنەکە بەهۆی لێزانینەوە شتانە کۆمەڵێک یاری دیکە هەیە ینی لێزانینەکە تۆزێک ئاشکرایە بۆ نمونە تۆپی پێ ئەوە کام لایەنە زۆر باشتر بوون زۆر بەهێزتر بوون توانیان بیبنەوە لە بەرامبەر پارەیەک یاخود پێشبڕچەیەک ئەم ژوان پێکەوە غار دەدەین کاممان یەکەم بووین ئەمن خەڵاتەکە وەردەگرم و پارەکە وەردەگرم لەسەر پارە لەسەر خەڵاتێک ئیدی 2000 پارەیە مەسەلەکە ئەو حاڵەتە چۆنە ینی هەر مسابقەیەک پێشبڕچەیەک لەسەر توانای جەسەدی عەقلی ینی شانسی تێدا نەبوو چێ پارەکە دادەنێ والله ئەو شوێنەی کە یەکلای کردووە یاخود بۆ نمونە ئەمە لێرە ئەو گروپینە هەمومان پارەکە کۆ دەکەینەوە با ڕوونکردنەوەی زیاتر بۆ بدەم من لە ئاستای جۆڵامەکەی ڕوونکردنەوەی تو دەدەمیش باشە بۆ نمونە من و تۆ مسابقە ئەکەین جا مسابقەکەمان بۆ نمونە بە هەر شتێک بی بلوک بار دەکەین دەبین نێرایە چێ زۆرتری سوار چاکانێ دەکەین سواری ئەسب دەبین چێم بردیەوە مەسەلەن هەر مسابقەیەکمان کرد ئەوەیە تو بە خەیاڵت دادێن ئەگەر ئەو مسابقەیە پارەماندانا بەسەرەن ئێشی دەدینار و 10,000ماندانە چێ بردیەوە 20,000ەکە بە ئەوە حەرامە بەس ئەمن تەرەفێکم تەرەفی سێمم دەرێم ئەنگۆ هەردووک مسابقە بکەن تۆپانێ بکەن یاری تۆپانێ بکەن بۆ نمونە هەرچێ ئەو گۆمەی بردەوە ئەمن ئەو 10,000 دینارێ دەمێ پارەکەی منە تەرەفی سێم ئێستا مەسەلەن فیفا ویشانە دەکاونە لەگە یاری تۆ پێ ئەگەر فیفا پارەکەی دانابوو یو دوو فەریقێنەوە پارەکە ئەو من عندی دای نابوو لەم ئەلا پلیت و ملیت و ئەمانە و یاریەکە و لە ڕێکلامەوانە پارەوە دەگری دەری هەر فەریقێک
یاریەکە باتە ئەوەندە پارێەوە حرام نییە دیارە متابعی بەس توانێت دەکەی بەس پارەی فیفای چییە بە ڕسومات هەریە و لاعیب و ناجانێ دەگەڕێتەوە لە ڕێ پلیتەوەری دەگری لە ڕێ ریکلامەوە هەمووی بەشێکە ڕسوماتیان هەیەش کۆمەڵک شتێ عینەن بەو شێوازە وەردەگیرێتەوە ئەگەر بەو دیارە متابعی توپانی دەکەی مامۆستا ینی بڕچی لێ دەزانمەوە ئەگەر متابع نیمە بەڵام زۆر بەس مامۆستا ئەف بابەتە پڕاستی إيش خدي مش همينة وعيد قماري أنقول تطرقتان كذا ولا مخدرات وعاتي ما بتكتير وتصل زور هالدقري ما شاء الله توش زور بجواني بزانياري وجواب الدواء استراحتك وكيم ورقرين في دنجي خوش باش بس ريزنا جماعة دنجي كاك ملاك هواي خوش زور يلا ماما يا الله نخشو درد دارونيش نتيا نخشو درد دارونيش نتيا هربجي ما شاء الله اللهم صل على محمد لما رج دري لو من دارن انا والله ما وصل تغسيلناكم يا هربجي نعمة تاخذها ما وصل لسان بيننا وبابتي عندك فعل هي ها بين خمان اهب برداغه كشت هرجه باشو ها اواني مشروب دخونه هذا كان نظام برداغ لا برداغ دان كاو بخو اوها بس صحبته وبكي حرامه
دەڵێن ئەوە مەکە ئەوە چیرس و میرس و نازانت چێ حرام هەر ئەو بوو سوحبەت پەرداغ لە پەرداغ حرام نییە برێ حرامی بە شتێکی نابەجێ و ئەو شتانە ناسان يعني من ناخۆمەوە شتە شێ ها دەکەم لۆ لەسەرم حساب سوحبەت وەکو مەشروب خوار مسلمان نابێ تۆرەوانە بکە بەڵام مەگە کردی جەریمەنی یعنی برێەوە مادە مەشروب نییە شتێکی ناڕێکە نابی بەس ئەو وەڵامەش بە کورتی خواردنە ئێنەرجەکەن یەکە کێ دەڵێ ئەمن ڕۆژانە سێ نەخۆم ناتوانم خواردنی ئێنەرجی پەیوەندی بە شەرعوە نییە پەیوەندی بە طب و بە دکتۆرەوەیە ئەگە پزیشکە بەڕێزەکان برێن خواردنی مەشروبی تاقا وزە مەشروبی خواردنەوەی وزە بەخش زیان بە سەحاتی تو دەگەینی ئەوە حرامە ئەگە بشتێ زیانی پێ ناگەینی من ناتوانم حرام بکەم لە کاتێکدا سەرخۆشکەر لا ضرر ولا ضرر وإيش الله خدش ترازي بتما مستا هم قال خوش حال من يفشفين قال ما يا خو سلامت بخير خير باش موفق دوستان خوش بيك بو رمضاني خدمتي خلق دكان على صدري خلشي خوش دكان بتايبتي برنامجكتان دوره لا سياسه ودوره لا تشهير ودوره لا ناوزراندن ودوره لوي خلق بريندار بكانوا امانه يعني هم جاي دەستخۆشیە و خی گەورە مەفەقتان کە ئینشاءالله الله خودش تەڕاز انشاءالله مجاهدان بشین دیرش پرزگەرێک ئاڵوزیەوە دیر وان مەسەلێتە گوتی خزمەتەوە وڵاتی بەتایبەتیت هەیە بە پیرۆز ڕەمەزانەدا بکەین خودش فەڕۆزی بێت گەلە گەلە بخێرەوە مامۆستا یا خۆ بەخێر بێ خوا بەخێر ئەودانت کردەوە بەخێر بێ خۆ سەلامت بێ بەخێر وەرە بە ڕێککەوتنێکی پێم پێشەوەی دانیش شعری بخینی لەگەڵ مامۆستا ڕوانی ئەو دی دەژەنی مامۆستا دەتوانی بە مەقام بڕوایان ئەتوو بە تەنێ شەعر دەڕۆ آخر دەبا بدایەتی کەلیماتەکەی لە کەنیە دەبا بدایەتی پرۆڤمان ڕێککەوتنەکەمان سەری نەگرت تۆ شعرێکی خۆش بۆ ئەو ڕوو نازانم ژبان دوو هایەک سەر دێتە ناو مۆزوعان بەخوای وەخت کاتەمەشان بکە دەزانیت وەخت بەش ناکە بەخوای تۆ کاکە تۆ بارانە بەدڵی خۆش نا ما بەستم ئەوەیە وەڵڵا وەخت بەش ناکە 2 ساعت ئەوها دەڕوە 1001 پرسیار دەمینتەوە کاکە دوێنی ئەو ڕۆژ 1001 پرسیار دەمینتەوە ئەتو پێڕاناگەی ئەتو دەبی یەکسەر بڕۆی سوشیال میدیا عەسڵ سورعە برا دێ ئەوە 1 ساعتە هەتا شعرێکی دەخینتەوە بگەڕێ شارێکی حافظی شیرازیە بیاڵڵا یاڵڵا تەواو دەست پێ دەکەین دەست پێ بکەین تۆ کە ڕازی غەیبی نازانی ومێدێ بەربەرە پشتی پەردە لێیەتی چاچی نیازان خەم مەخۆ گەرچی ڕێگا زۆر بەترسە و نادیارە مەنزڵیش ئاخری کۆتایی دێ ڕێگەی بیابان خەم مەخۆ گەر تەمەن یاری کا ساڵێکی دی فەسلی بەهار گوڵ دەبێتە سایەوانت بولبولی جوان خەم مەخۆ سۆڕی دنیاە گەردوو ڕۆژ بە کەیفی تۆ نەبوون کەیف و خۆشی دێنەوە وەک جاری جاران خەم مەخۆ ئەو دڵە غەمگینە حاڵی چاک دەبێت دوو دڵ مەبە زیکر و فکرت تا دوعایە و دەرسی قورئان خەم مەخۆ ئەو دڵە غەمگینە حاڵی چاک دەبێت دوو دڵ مەبە زیکر و فکرت تا دوعایە و دەرسی قورئان خەم مەخۆ ئەی ماشەڵڵا ئەی ماشەڵڵا خەم مەخۆ یا ڕەبی دووربی لە خەم هەموو تا زۆر باشم بەزێک مشکلەم هەبوو ئەم هەموو جارە دەڵێمە برادران ئەوەی قەپاتکەن ئەمن لەبەر فەوزای کۆنتڕۆلی ئاگام خەم نەبوو خەم مەخۆ برا ئەی بارەکە الله فیک نا کاتێک کە شعر دەخوێنیەوە ئەوانیش لەبیر دەکەنێن زۆر جاری وا هەیە یعنی کە دەنگێکی دیکەیە تۆ ئیحساس و شتانە دەڕوات ئەنی ئەوە نییە کە بە خۆت دەتەوێت جا ئەو دەنگە خەم مەخۆ ئەوە 1 ساعتە دەڵێ خەم مەخۆ بە خوشی خەمی دەخوای خەممانداوی نابی ها کە تو شعری دەخینی ئەم دەچمە ناو جەوەکەی ئەوها خۆم فەقیر دەکەم دەچمە ناو مەوزوعەکان
ذاك تو دەبی هیچ نامێنێت تەوا دەڕۆ خەم مەخۆ لاسی وەرگرت ئەم جار هەر دەڕواوە ڕۆژێکی خودێ حەز کرد ڕاست ئەمن بابێ مە ناو تەحەدایەکە چاڵنج خۆی بردێت شعر دەخینتەوە من ئەوها چ مایک دەنگم نایە من ڕۆژێک شعرە چی مەڵای جزیری یان ئەحمەدی نۆڵبەند خودێ حەز کرد شعرەکە تایبەت ئەجە دێمە ناو ساحەکە ئەو جار تەماشەیکە نە ئێستا نەیە خۆ لە بەرم نییە دێ تووشم کە بەس ڕاوستە دەبی شعرێکی وا بخینەوە جا بۆ دەنگتای خۆم هەندێک دەنگم دەگۆڕم قیسوکە دەنگۆڕنی ناوێ هەر بە خۆت دەنگت خۆشە دەبیت بە شعرانە بخینمەوە وەکو شعرانە بخینمەوە دەنگم هەندێک ئارێ وەڵا قورئان والله خۆش نەبوو قورئانم بخین پێش بن ناوەڵڵا نا بەخوای نا من ئێستا لە حوزوری مامۆستای من ئەو غەڵەتەی بکەم دەنگم خۆش نییە بە تەڵەبەی مامۆستای با مامۆستا گوێ لێ بگری ئیشەڵڵا دێ ڕۆژێکی پێک بە ڕۆژێکی نایکە ئێستا ئێستا نا بخوای چ ئێستا چ قورئانی بخینم نا مامۆستام کۆ غەڵەتی وانەکە نایانی دەنگم خۆش نییە نابی دەبی دەنگ هەندێک دەرس دروستم بدێ دەنگم خۆش بی ئەوزە وعد شەوەچی دەخینی وەرە مزگەوتێ فێر دەکەش ئەو شەو هاتی نەوێ ئەتو لەوێ نەبووی کە بەوانە نەوێرم بەس بەنگۆ دەوێرم بە هەردووکتان شتێکی خۆش دوێتێک بەس تایبەت تەکنیک و کۆمەڵە گشتی ئەتەمە شتا چاوی یەکدی دەکەن دەزان شتەشیان چییە ئەوی عەزفی دەکەن چییە باشە تەکنیکمان لە هەردووکتان دەوێت هەم ئەتوش بەتەنێ هەم ئەتوش بەتەنێ باشە یەکدا کاتخوا بەس پێشەوەی دەست بە دەنگ نییە ئێستا ئەوان حازرن دەست پێ بکەن بە دەست پێ بکەن تۆ فەرموون دەستا هەر بژی هەر هەبن یاخوا ماندی نەبوو پیاسە چی ناو فلکلوری کوردیمان کردەوە دەستان خۆش بەس دەبووە بە زری کوردی بە ئەو شەو ڕەنگی چاکێتم لەگەڵی مامۆستایە بەس ئەو شەو ئەمزلش کوردیم لەبەرە وەڵڵای جوانە زۆر ئەم فێ جۆرە بینە سەر بۆبەتی برای من قەهرەمانەتی بۆبەتیدا بەشێکی زۆر بابەتی وەرز و خواردن و خۆراکی وەرزشی تەندروستی خۆراک لە ناو ڕەمەزان بە تایبەتی ڕەمەزانە چ بکەن ئەوانەی کە دەیانەوێ خۆیان لاواز بکەنەوە و ئەوانەشی کە یاریزانن دەبێت چی بکەن چی بخۆن ئەمە زۆر قسە هەڵدەگرێت دیسان جا خوددا حەزکەتەوەە هەمیێ دەبە حەزکەینەوە چەند جورێت خۆ لاوەزکردنێت هەین چەند جورێت خۆ قەلەوکردنێت هەین چاوەڕۆچیە باشە خەڵکانێک هەن دەیکەن خەڵکێک هەیە مەسەن دەڵێ باش نییە کاریگەری خراپی دواتر دەبێت لە بابەت گەلە گەلێکی بەرفرە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە خوددا حەز کرد دکتۆر بورهان عمر بورهان خوددا حەز کرد پزیشکی پسپۆری خۆراکی و یێ وەرزشی ژێفشە بە دیارما دەبێت دکتۆر کەرەمکە دکتۆر فەرموو وای هەر بژی بەخێر بێ باشی دکتۆر ئەحواڵت سپاس دەکەم دکتۆر جان بەخێر بێ وەرزشوانێکی ماشەڵڵا مەزبوط دیارە پزیشکم ڕایەنەریشم ماشەڵڵا وەڵڵا دەبی ئەو بچمە دەری هەردووکتان پێکەوە ئەو جە بڵێم کاپتن دکتۆریان دکتۆر کاپتن کامیە نا پێشەکی دکتۆر بووم دکتۆرە هەر دکتۆر تەواو سەرکیەکەم دکتۆریە
گەلە خێراتی و ڕەمەزانەوە پیرۆز خۆش بن سپاس خۆشە دکتۆریش بی و بەتایبەت لە گشت گەلی کورد و کوردستانەکەمان پیرۆز بێت مبارەک خۆشە ینی هەم دکتۆریش بیت هەمیش کاپتنی با بڵێن بۆ مەسەرەن بۆ من ئەمن کە یاری دەکەم ینی هەم دەتوانم پێشت بڵێم دکتۆریش دەتوانم پێ بڵێم کاپتنیش لە کاتی یاریکردنەکەدا خۆشەوە یاخوا نمونەی وەکو جەنابتان هەر زۆر بن من نازانم لەبەرەوەی بە خۆم وەرزش دەکەم یان هەر ئەوانەی کە وەرزش دەکەن خۆشم دەوێن ینی چونکە دەزانم ژیانیان ئەو جۆرەی کە ژیان بەسەر دەبن ستایلی تۆزێک ینی تایبەتمەندی هەیە بەڵێ بڵێ تایبەتمەندی هەیە لەوانەیە تۆ حەزت لە هەندێک خوارد نەبێت نایخۆی شێوازی خواردنەکانی خۆت دەگریتەوە ڕێکی دەخێتەوە خەڵکی دیکایە مەسەرەن لی دادنی شێ کفتە دەخوات دۆڵمە دەخوات ئەمەش حەزمان لێ نایری بەڵێ بڵێ خۆی ئەوەش کاتی تایبەتی خۆی هەیە بەڕاستی تۆ نابێتەوە هەتا زۆرم نەخواردن ساڵی 12 مانگە لەسەر دایت بی بەڵام خۆی ینی کاتێک بۆ نمونە هەفتەیەک یان با بڵێن ڕۆژێ لە هەفتەیەکە ئەبێ دایتەکەت بشکێنی یان با بڵێن مانگێ جارێک ئێمە هەموو جار بە نەخۆشەکان یاخود بە وەرزشوانانش ئەڵێن کاکە تۆ ڕاستە لەوانە ئەگەر وەرزشکارێکی زۆر پێشکەوتوو بێت خۆی ئامادە بکە لە بۆ پاڵەوانیەتی ئەوە دایتی جیاوازە بەڵام بۆ لە بۆ کەسێکی ئاسایی ئێمە باسەکەین تۆ نابێ هەتایە لەسەر درێژایی ژیانت لەسەر دایت دکتۆر سەبر تو هەندرێنی برام یەکسەر چوونە تۆپەکەی یەکسەر چوونە دایتۆن بینە سەر سیستەمی خۆراک لە ڕەمەزان و غیرە ڕەمەزان غیرە ڕەمەزان سەر تا باس بکەین پێویست دەکامە لە بۆ خواردن و خواردنەوە سیستەممان هەبی مەسەرەن لە کوردەواری تێشت فرۆڤین شیف ئەم بۆ دینیوت بێژین نانی بەیانی نانی نیوەڕوو نانی ئێوارەمان ئەمە سیستەمێکی جوانە بەڵێ ڕاست غەڵەتە زۆر دروستە خۆی ئێستا هەموو توێژنەوە زانستیەکان چ لە بابەتی پزیشکی زانستی خۆراک یان لە زانستی وەرزشی با بڵێن ئامۆژگاری بەوە ئەکەن کە تۆ دەبێت ڕۆژانە سێژەمی سەرەکیت هەبێ کە پێک هاتووە لە خواردنی بەیانیان خواردنی نیوەڕۆ لەگەڵ خواردنی ئێوارە لە بینی ئەو خواردنانەش ئەبێ سناکت هەبێ یعنی ژەمێکی خێرایی با بڵێن پێ ئەوترێ ژەمی سناک ڕۆژانە 1 تا 2 دەبێت سناکت هەبێ بۆ نمونە من مراجعێکم هەبوو دایتەکەمدا پێی 3 مانگ پێش ڕەمەزان ڕۆژانە 7 ژەمی هەبوو لە ماوەی مانگێک 9 کیلۆی داگرت برادەکان ئاێنوت باشە کاکە تۆ دیارە خۆت لە برسان خۆت کوشتووە وتی ناوەڵە دایتەکەم ئاو هایە بابەتی دایت یان تعریفی دایت لە وڵاتی خۆمان یان لە کەلتوری خۆمان زۆر خەڵکەکە بە هەڵە تێگەیشتووە بابەتی دایت ڕێکخستنی خواردنە دەبێت تۆ بزانی کام خواردن هەڵبژێری لە بۆ ڕێگایکی تەندروست جگە لەمەش ئەبێت تاوان وەرزش لەگەڵش بکەیت وەرزشش ئەساسە یعنی یەک لە شتە گرنگەکانی ژیانە با بڵێن ئێمە بابەتمان تعریفی دایت ئەمەیە باشە ئەوە نییە با بڵێن لێم ببوورە ڕۆژانە 1 ژەم بخۆی ئەمە دایت نییە زۆر کەسەیە دەڵێ من ڕێجیم دەکەم زۆر نان ناخۆم 1 جەم دەخۆم کاریگەری خراپی ئەم 1 جەم خواردنە چییە زۆر جاری وایە خەڵکانێکن 1 جەم دەخۆنم بە چای خۆم بینیمە کەسی قەڵەوتر دەبێت ڕاستەکەی کاریگەری یەکەم کاریگەریان لەسەر غودەی دەرەقی ئەبێت لەبەرچی غودەی دەرەقی کە ئەلێرەیە لە جستەی مرۆڤ 2 جۆر هۆرمۆن دروست ئەکا هۆرمۆنی جۆری سەیەم پێ ئەوترێت T3 جۆری سەیەم لەگەڵ جۆری 4 T4 لە جستەی خۆمان T4 ئەبێتە T3 یعنی جستەی خۆمان تەحویلی ئەکاتەوە لە بۆ T3 کە ئەبێتە هۆرمۆنێکی چاڵک اینجا ئەو کەسانە ئێمە ئەوە باسی شتە علمیەکانمان کرد ئەو کەسانە کە ڕۆژانە 1 ژەمی ئەخۆن ئەو کردارە ئەو پرۆسەیە ڕائەوەستێ لەبەر ئەوە کێشیان دانا ئەبەزێ یعنی دوای ماوەیەکی کە دوای مانگێک یان دوای 2 مانگی کە ئەڵێ دکتۆر من ڕۆژانە ئەوە تقریبان مانگێکە 1 ژەم ئەخۆم بەڵام کێشم دانا ئەبەزێت هۆکارەکەی ئەمەیە خەڵکەکە لە مشتە نازانێت لەبەرەوەی ئێمە ئەڵێن کاکە پێش ئەوە هەر جۆرە دایتێک ئەگەر ویستە جێبەجێ بکەی پرس بە دکتۆرێکی پسپۆر بکە باشترە ئەو ئەزانێت جستت لەگەڵ کام جۆری دایت ئەگونجێت ئەمەیە گرنگترین خاڵمان ئەمەیە یعنی نابی لە خۆمانە هەم وەرزش لە بۆ دابەزینێکێش هەم سیستەمێک دابنین کە کەسێکی بەکارێنەوە دەبی پزیشکی تایبەتمەند یان ڕاهێنەرێکی پرۆفیشنال بێ بە ئەزمون بێ ڕێنمایەکانی پێ بڵێت لە جێم دەبێت چی بکە و چی نەکات بەڵام دایتی ڕۆژانە 1 ژەم ئەو دایتە نیە هەتا ئێستا
لە وڵاتانی دەرەوە وەکو ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا لە ئەوروپا لە بەڵێن لە گشتی وڵاتەکانی ئەوروپا ئامۆژگاری بە دایتی سیامی متقەطع ناکەن ئەوە کە ڕۆژانە 8 تا 16 ساعت بە ڕۆژوو ئەبیت دوای ئەوە یەک ژەم ئەخۆی ڕۆژانە ئێستا ئەم جۆرە دایتە نەماوە ئەم جۆرە دایتە نەماوە هەموو توێژنەوە زانستیەکان ئەڵێن کاکە تۆ ئەبێت ڕۆژانە سێ ژەمی خواردنت هەبێ لەگەڵ ژەمە خێراییەکان ئەی ڕەمەزان ڕەمەزانانش کاکە دوو ژەمت ئەبێ لە نێوان کاتی بەربانگ و تا پاشی و بۆت هەیە 1 تا 2 سناکش بخۆی ئەو ژەمە خێراییانە کە باسمان کرد ژەمە خێراییەکان چ پێویستە تێدا بۆ نمونە ئەبێ ژەمێکی خەفیفە لە چەرس پێکاتوە بۆ نمونە باویە گوێزە توی کودیە یان ئەتوانی بۆ نمونە بەرداغێکی شیری بێت شەور یان شیری کەم چەوری لەگەڵ شیرێک یاخود فراولە تێکەلیکەی بیخۆی ئەوەش یەک لە نمونونەکان یان کێکی شۆفان بسکێتی شۆفان بابڵ میوە ئەوانە میوەش بۆیان هەیە بە تایبەتی ئەو میوانە کە شەکریان کەمە سێوی سەوزە شێریکە ئەڤۆکادۆ ئەڤۆکادۆش هەر میوەیە یان توی خۆماڵی جە دوو جەمەکەی دیکە ئەوەی کە بەربانجی پێدەکەی و ئەوەی پاشێ و ئەوان باڵێ ئامۆژگاری بەوە ئەکەین تۆ لە هەموو ژەمەکان ئەبێ گرنگی بدەیت بە سەرچاوی پرۆتین باش سەرچاوی پرۆتین لە چی پێ لە چی هەیە لە گۆشت هەیە بەرهەمەکانی گۆشت میریشکە ماسیە گۆشتی خۆماڵی گۆشتی سۆر با بڵێن هەمووی سەرچاوی پرۆتینە هێلکە باشتر وایە لە ژەمی پاشیوەکە لەبەر ئەوە لە بۆ کاتێکی درێژ تێرت ئەکاتەوە هەست بە برسیەتی ناکەی لە درێژایی ڕۆژبوونەکە ئەگاتە 13 سعات ڕۆژانە باشتر وایە هێلکەکە لە ژەمی پاشیو بێ جگە لەمەش سەرچاوی کاربۆهایدراتی تەندروست وەکو شۆفان یان وەکو پەتاتەی کولاو یان برنجی کولاو بێڕون و بێخوێ کەواتە بە هیچ شێوەیەک تۆ ڕۆن وەرناگریت ینی خۆ دەپارێزی لە ڕۆن لە کاتی دایتکردندا بە تایبەتی لە ڕەمەزاندا یان نسبەیەک وەربگری باڵێ ئەبێ لە هەموو دایتەکان کە ئێمە کەوتمان بەرنامەی دایت بێ دەبێ هەرسی سەرچاوی خواردنی تیاابێ کە پێ ئەوترەیە ماکرۆ نیوترنت یعنی بەرهەمە گەورەکانی خواردن لە چی پێکاتوە لە پرۆتین لە کاربۆهایدرات لەگەڵ چەوری تەندروست بە تایبەتی ئەوە زیاتر لە بەرهەمەکانی سەوزە و شت هەیە یعنی بەرهەمی نەباتی هەیە چونکە چەوریەکەی بەرهەمی حیوانی تەندروست نییە هەمووی تەندروست نییە بەڵام ئەو چەوریە کە لە بەرهەمی نەباتی دروست کراوە سەرچاوی نەباتیە ئەوە پێ ئەوترێ چەوری تەندروست بۆ نمونە ڕۆنی زەیتون ڕۆنی ئەڤۆکادۆ ڕۆنی گوێزی هیندستان یان ڕۆنی گوێز ڕۆنی باوی هەمووی چەوریکی تەندروست تور دەڵێن لە نان و شەکر و برنج دوورکەوە 180 پلە دەگۆڕدرێ ژیانە تەندروست دەبی ڕاستە ئەخو خواردنمان بەشی زۆری نان و ڕاستە نانە برنجە ڕاستە شەکرشە چی بکەین باڵێ ئێستا شەکر بەگشتی لە هەموو بەرهەمەکان تایە لە زۆربەی بەرهەمەکان شەکری تایە نان ئێستا پاشێ و ئەگەر نان و سەمون نەبی ئەمە چ بخۆین مەسەلا بابەتی نانەکە ئەتوانی نانەکەش بخۆی بەڵام دەبێ بە ڕێژیەک بێ کە لەگەڵ جستت گونجاوە چونکە ئێمە هەژماری وزەکان ئەەکەین هەژماری سعراتی حراری پێوترێ کەلەریەکان ئێمە هەژمارەکەین ئێنجا ئەو نانەش بۆت هەیە نانەکەش بخۆی بەڵام بە ڕێژەیەکی دیاری کراوێ یانیش نانی تیری نانی کوردەواری خۆمان نانی تیری باشترینە باشە ئێستا ئاردی باویش هەیە نانی لێ دروست ئەکرێت ئەمە باشترین جۆری نانە بەڵام کێشەکەی ئەوەیە تۆزێ بە ئاسانی دەست ناکەوێ جگە لەمەش گرانە باشە بابەتێکی دیکە کە بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا خەڵکانێکی زۆر ڕوویان تێکرد ئەوش مەسەلەی کیتۆ کیتۆ چییە چۆنە تا چەند تەندروستە چۆن بکرێت ڕاستەکەی با بڵێن سەر تعریفی کیتۆ دایت یەک لە سیستەمە کۆنەکانی دایتە لەسەر ئاستی جیهان ناسراوەتەوە تا ئێسش لە ساڵی 60ەکان دروست بوو یەکەم جار وەکو دایتێکی پێ ئەوترێت چارەسەری خۆراکی بوو لە بۆ چارەسەرکردنی نەخۆشی گەشکە لە منداڵان بەڵێ گەشکەی منداڵان سەرعی منداڵان وردە کە جیهان پێشکەوت ساڵ بە ساڵ بووە سیستەمێکی سابت ئەو خەڵکە دەستی پێکرد بەکاری ئەهێنن لە بۆ دابەزاندنی کێش دایت وەکو دایت بەڵێ وەکو ڕێجیم با بڵێن ڕێجیمی سیستەمی دایت کیتۆ دایت لە چی پێکاتوە لە 170 لە خواردنەکەت چەوریە
125کەی پرۆتینە سەرچاوی پرۆتینە کە باسمان کرد 105کەش ئەمێنێ کاربۆهایدراتە ئەمە تعریفی کیتۆدایتە نزیکەی بۆرە دکتۆر پێبار دەکەم 170 چەوریە بەڵێ ئەوەی کە لە خواردنەکەدا لە خواردنەکە حیوانی نە حیوانی و نەباتیش بەڵێ ئێستا باسی ئەوەش ئەەکەین 125 پرۆتینە سەرچاوی پرۆتینە گۆشتە هێلکەیە شیرە پەنیرە کاربۆهایدراتە بەڵێ یەنجە کیتۆدایت نزیکەی 12 جۆری هەیە بەڵام ئەو چوار جۆرە سەرەکیەکانە کە ئێمە بەکاری ئەهێنین لە بۆ وەرزشکار و لە بۆ مرۆڤی ئاسایی کە ئەیانەوێ کێشی خۆیان دابزێنن چوار جۆری ئەساسیە یەکەم جۆر پێ ئەوترێ کیتۆدایتی سەرەکی یاخود کیتۆدایتی ستاندار بنەڕەتی ئەمەیان 170 چەوریە 125 پرۆتینەکە یا 105کەش کاربۆهایدراتە جۆری دووەم پێ ئەوترێ کیتۆدایتی خوڵاو یاخود کیتۆدایتی دەوری هەفتانە 5 ڕۆژ لەسەر کیتۆ ئەبی 2 ڕۆژ دایتەکە ئەشکێنی ئێستا ئەم دایتە زۆر باوە ئەم جۆرە دایتە جۆری دووەم کە پێ ئەوترێ خوڵاو جۆری سێەم و چوارەم لە بۆ وەرزشکارانە تایبەت بە وەرزشکارم جۆری سێەم پێ وترێ کیتۆدایتی وەرزشوانان بە تایبەتی ناوەکەی ئاوایە جۆری چوارەمش بەڵێ وەرزشوانان 135 پرۆتینە 135 تا 140 پرۆتینە 160 تا 65کەی چەوریەکەیە کاربۆهایدرەکە هەروەکو خۆی ئەمێنێ 105 لە هەموو جۆرەکانی کیتۆدایت کاربۆهایدراتمان نزمە کەمە ناگاتە 105 بەڵام دەستکاریەکە لە چیە ئەبێت لە چەوری و لە ڕێژەی پرۆتینەکە سوود و زیانەکانی کیتوی بە هەر چار جۆرەکانی یان بە 12 جۆرەکان بەڵێ باشترین یان گرنگترین سوود یەکەمین سوودی کیتۆدایت ئەوەیە بۆ دابازاندنی کێشە جگە لەمەش پێشتر ئێستش چونکە ئێستا ئێمە باسی هەنی شتی نوێ ئەەکەین پێشکەوتوو لە توێژنەوەکان کە باس کراوە جاران لە بۆ نەخۆشی بەکاریان ئەهێنا وەکو باسمان کرد لە بۆ گەشتکەی مناڵان سەراعی منداڵان دوای ئەوە وردە لە بۆ شەکری جۆری دووەم بەکاریان ئەهێنا ئەوان کە ئینسۆلین بەکار ناهێنن دەرمانەکانیان حەبە یعنی حەبی دژە شەکرە ئەخۆن ئەوانش بۆیان هەیە کیتۆدای جێبەجێ بکەن ئەوەی سوودی دووەمە سوودی سەیەم هەنیە جار لە بۆ حاڵەتی با بڵێن شێرپەنجە یان خۆپارێزکردن لە شێرپەنجە ئەتوانی کیتۆدایت بەکاربیێنی بەڵام با شێوەیەکی زانستی و تەندروست بێ بەڵام باشترین سوودی ئەوەیە لە بۆ دابەزاندنی کێش ئەی زیانەکانیشی زۆرە یەک لە زیانەکانی ئەوەیە کە تۆ دوای ماوەیەک تووشی هەنێ زیانی ئەبێت وەکو بۆ نمونە عزیەت بە جەرگت ئەدا ئەنزیماتی جەرگت بەرز ئەبێتەوە عزیەت بە گەورچیلەکانت ئەداتەوە هەنیە کەسەیە تووشی بەردی گورچیلە بووە لە دوای بەکارهێنانی کیتۆدایت ساندێک کەسەیە مەسەڵەن 5 یان 6 مانگ لەسەر کیتۆدایتە بەبێ فەحسکردن بەبێ شیکاری خوێن هەر بەردەوامە لەسەر دایتەکە تووشی ئەم کێشانە ئەبێت پەنکریاس توش کێشە دەکات پەنکریاس وەکو نەخۆشی زیانی لەسەر پەنکریاس نییە بەڵام ئەگەر بێت و خۆت کێشەی پەنکریاست هەبێ نابێ کیتۆدای جێبەجێ بکەیت ئەمە بەستەکە ئەوەیە یعنی تۆ ماوەیەکی زۆر خۆت لە شەکر دەگریتەوە لە پڕ کە کیتۆکە دەشتێنیت ئەو ڕێژە شەکرێک کە دێت زەختێکی زۆر دەکەوێتە سەر پەنکریاس لەو حاڵەتەدا توش لەو حاڵەتەی کێشە بێت ئەمە ڕاستە جا ئێمە ئامۆژگاری بەوە ئەکەین کە دوای ماوەیە کە لەسەر کیتۆدایت بەردەوام بووی بۆ نمونە لاینی کەمەوە 3 تا 4 مانگ نابێ ئەوها لە پڕایە لە ناکاوە دایتەکەت بشکێنی دەبێ وردە کاربۆهایدرات و شەکر لە ژەمی خواردنی خۆت زیادکەی ئەمەیە ئەی باشە دکتۆر ئەو هەموو چەوریەیە کە 170 یان 65 ئەوانە کە وەردەگرین باڵە مەغزەنی جسممان پڕی چەوری دەبێت چێوە دەڕوە چۆن شێوازی ئیشکردنەکەی چۆنیە یان شێوازی ئیشکردنەکەی چییە تۆ کە ئەو چەوریە وەرد ئەگەر کە 170 دایتەکەت چەوریە ئەو چەوریە جستەی خۆمان وەکو لە ڕێگەی ئۆتۆماتیکی فەرمانیان ئەمر بە مێشی خۆمان ئەداتەوە کە ئەو چەوریە ببتە سەرچاوی وزە لە بۆ جوڵەکردن لە بۆ وەرزش لە بۆ قسەکردن لە بۆ خەو جستەی خۆمان ئۆتۆماتیکیەن ئەو سیگناڵە وەرەگریە ئەو فەرمانە وەرەگریە کە ئەو چەوریە یەکسەر ببتە سەرچاوی وزە ئەمەیە با بڵێن سیستەمی ئیشکردنی یان کو با بڵێن
دایتی کیتۆدایت کو ئیش دەکە لەسەر ئەم بابەتە ئیشەکە هەمووشی دەبتە وزەیان دەمینێ بەشەچی هەمووی دەبتە وزە بەڵام دوای ماوەی یەک زیانەکانی دەستپێەکە کە تازە باسمان کرد چەند مدە بەسە کیفایەتە کە یەکێک ئەگەر ویستی چیتو بکە زیاتر نەبی تووشی نەخۆشی پێشتر یان ئێستا دو عیلمە تازەکەت ئەوێ یان عیلمە کۆنەکە علمە تازەکە لە عیلمە تازەکە 4 تا 6 هەفتە بەسە چوار زیاتر نابێت مانگێک تا مانگێک و نیم عادەتەن چەندی پێدا دەبەزێت ئەو کەسە چەند کیلۆ دەتوانێت یعنی هەفتانە نزیکەی کیلۆیەک تا 2 کیلۆ ئەمە شتێکی زۆر تەندروستەگە لەمە زیاتر بوو خراپە لەمە زیاتر ویستی کێشی دابەزنی کەسێکی قەڵەو بوو پێویستە چ دایتێک بکە چیتو نەکایان دایتێکی دایتێکی باڵانس هەموو بەرهەمەکانی بۆی هەژمارەکەی کە پرۆتینە کاربۆهیدراتە چەوریە ڕیشاڵەکانە کە لە ئەمە جیاوازە لە کیتۆ و دایتە ئەمە جیاوازە باشەکەواتە پرسیارەشی دیکە دروستە بێت جگە لە دایتی کیتۆ چ زۆرێکی دیکە هەیە ئەم باڵانسە زۆرێکی دیکە ئەمەش باس بکە چۆنە ئەم دایتە یەکێک لەوانە ئاتکنز دایتە یان لۆ کارب دایت هەموو دایتەکان کاربۆهایدراتیان کەمە بەڵام کەمترینیان لە کیتۆ دایتە 150 بەڵام لۆ کارب دایتشمان هەیە کاربۆهایدراتی تایە بەڵام کەمە لە هەمان کاتش ڕێژەی کاربۆهایدراتی لە کیتۆدایت زیاترە ئەگاتە 150-120 ئاتکنز دایتش هەمان شێوەیە کاربۆهایدراتی تایە بەڵام کەمترە مەبەستم لە کیتۆدایت زیاترە کیتۆ لامیان کەمترە دایتی ترشمان هەیە کە دایتی پرۆتینێکی بەرز ئەوە یعنی ئەچێتە لە بابەتی کیتۆ ئەچێتە دەرەوە هەمووی پرۆتینە دایتەکە دکتۆر ئەو من خۆم کەمە نمونە دوای ئەگەر ویستت خۆت پێ نمونە کەیفی خۆت دایتەکە باڵ قیچووکەک ورگم هەیە لە پارساڵەوە هەتا ئێستا دەمویە لە مانجی ڕەمەزانەوە دەست پێ بکەم زۆر باش هەستیش دەکەم پێویستیم بە دایت نییە بەس چۆن سیستەمی خواردنم ڕێک خەم بەڵێ ئەو وەرگە نەمینێ بەڵێ پێی ئیزعاج کێشت چەندە ئێستا بەخوای نازانم نازانی با بڵێن 70 کیلۆی تقریبا ڕێژەی جوڵەت حرەکەکردنت تا چەند ڕادەیەک چاڵاکی وەرزشم نییە بەڵێ ڕۆیشتنت هەیە ڕۆیشتنت هەیە ڕۆیشتنی باش وەرزش ئەەکەی یان وەرزش ناکەم وەرزش سناپی زۆرەکە سناپی زۆر دەکەم یانی سعراتی ئەوێ کەلەری کەلەری سەرفەکە باش ئەی بەژنت نازانم بە چاوتەمش با بڵێن 170 ستاندارەکە 170 باشە ئەگەر ڕۆژانە حیساب بکەین ڕۆژانە لەسەر هەر کیلۆیەک لە کێشت پێویستت بە 35 کیلۆ کەلەریە ئێنجا هەفتە جاران 35 دکتۆر بە هەفتە جاران دکتۆر باشە 2000 کیلۆ کەلەری تۆ ئەگەر بتەوێ کێشی خۆت کەمکەی ئەو ورگە ئەگەر بتەوێ لا ببەی ئەبێ لەو 2000 کیلۆ کەلەریە کە بۆتم هەژمار کرد تازە 500 کیلۆ لەمە کەمتر بخۆی واتە ڕۆژانە بۆت هەیە 1300 تا 1500 کیلۆ کەلەری بخۆی 1300 کیلۆ کەلەری لە چیدا کۆ دەبێتەوە چەند دەنکە بابێن سەرچاوی خواردنەکان یەک بە یەک ئێمە باسمان کرد سێ سەرچاوی خواردنمان هەیە پرۆتینە چەوریە کاربۆهایدراتە لەگەڵ ڕیشاڵەکانش ئەچێتە بابەتی کاربۆهایدراتش لەبەرەوە سەرچاوی نەباتی سەرچاوی پرۆتینەکە باسمان کرد بە پلەی یەکەم هێلکەیە باشە گۆشتە سینگی مریشکە یان ڕانی مریشکە یان گۆشتی خۆماڵی باشە ئەمە بابەتی سەرچاوی بۆ تڕانی مریش سینگ باش نییە یەکشتە فەرقیان زۆر نییە ئەوە تۆزی چاوریەکەی لە سینگەکە زیاترە بەڵام سینگی مریشک نە چاوری تایە نە کاربۆهایدراتی تایە سفرە ڕانەکە کاربۆهایدراتی سفرە چاوریەکەی کەمێک لە سینگەکە زیاترە یعنی ئەمە ئەگەر لەسەر تەرازوەکدا بنین وەکو کیلۆ کەلەری سوعراتی حراری 100 گرام سینگی مریشک بەراوردی کەین بە 100 گرام ڕانی مریشک هەردووکیان نزیکەی 350 کیلۆ کەلەریاتیایە بەڵام ئەوە تۆزێت چاوریەکەی زیاترە ڕانی مریشکەکە هیچ لە مۆزوعەکە فەرقناکە دوای ئەوە بابەتی سەرچاوی کاربۆهایدرات وتمان دەبێت سەرچاوی کاربۆهایدراتی تەندروست بێ شۆفانە باشە برنجی خۆماڵی بێت چاوری بێخوێ ئەبێ دروستیکەی ئەمە سەرچاوی کاربۆهایدراتی سەحیە نانی جۆ باشە گەنمەشامی سەرچاوی کاربۆهایدراتە پەتاتەی کولاو یان پەتاتەی شیرین دوو جۆرمانای پەتاتەی سپی پەتاتەی ئەو نیسک و سوپ ئەوانە باشیان خراقلەمانیەکان هەمووی سەرچاوی کاربۆهایدراتە ڕاستە پرۆتینی تایە بەڵام پرۆتینەکەی دەوڵەمەند نییە وەکو پرۆتینی ئاژەڵی وەکو پرۆتینی حیوانی پاقلەمانیەکان بەگشتی پاخلەیە
نۆکە فاسولیایە فاسولیای سۆر و سەوز یان نیسک بە جەنابەت ڕۆنی تێدا هەمووی بەرون دروست ئەکرێ بەڵام تۆ دەبێت شێوازی دروستکردنەوەی خواردنش دەبێت بە شێوازێکی تەندروست دروستیکەی. پارشێوان گرنگترین سەرچاوی پرۆتین هێلکەیە بۆت هەیە 2 تا 3 هێلکە بخۆی بەڵێ دەتوانی یەک بابەتی میوەی تیابێ یانسی وەکو سێوی سەوز ناخۆم باش مۆز یان شیرک فراولە دکتۆر بابەت ئێستا وەرزی فراولەیە زۆر باوە لە بازار. دکتۆر بابەتێکی دیکەشێ مادام ئەو خۆی بە نمونە هێنایەوە با هەر ئەو بکەێنم بۆ نمونە ئێستا هەندێک جۆری ورک باشە لە ئینسانەکان ئەوە هیچ ورجی هەیە بەڵام زیاتر دەرکەوتنی ئەو ورگەهی ئەوەیە کە ئاعلا و ئەسفەلی نییە سینگی نییە ڕاستەکەی یعنی ئەلێرە بابەتێکی دیکە ورگم نییە و ئاعلا و ئەسفەلم هەیە ئێستا مەسەلەن سنجی بە شێوەیەشی گشتی ئەوە سنجی لە دەرەبی شێوازی ئەو وەرگە جیاوازتر دەرەکەوێت چونکە بەڵام هەر ئەبێ لا ببێ هەر ئەبێ ریاضەی لەسەر بڵێ خۆی لە ڕووی ئەلمی و خۆ تایبەت نییە بڵێ چەوری ئەو شوێنە دەبم چەوری لە هەموو لەش دەڕوە ئامشتە ڕاست نییە ئەوەش نییە کە با بڵێن وەرزشێکی تایبەت بێ بە شوێنە ئەڵێ یان بە ڕاهێنەرەکەی ئەڵێ یان بە دکتۆرەکەڵی ئەڵێ دکتۆریان مامۆستا ئەمەوێ وەرزشێکی تایبەتم هەبێ بۆ چەوری ورگ شتیوانە ئەو چەوریە لە هەموو جستت خۆی جسمی ئینسان سمارتە زیرەکە بە شێوازی ئەو کەسە دەیبات یعنی تۆ ئەگەر بتەوێت ورگت گچکە بکەوە بەتەنە لێرە نابی ئەو چەورێ لە هەموو دسمە تەوزی ئەدەبی هەم ئەو زێ هەموو لە لە دەموچاوشت دوازار ئەتوو کە زەئیف دەبیەوە دیسان ئەخیرەکەی شتێک لە ورگت هەر بە دیار دەکەوی باسی ورگیم کولیسە چ بخۆم دەڵێ هەتا کولیچەی تەوزیەک هەر ساحەبی ئەو ورگی ئەو جا ڕاضی ڕاضەی بکە عەزەڵات دەفە ئەوانە دروست بکە یەک دانە ڕۆژانە جوزبی ئەتوانی بیکەیتە ژەمی خێرایی ژەمی سناک یعنی ئێستا بۆم هەیە بەربان کە برسیت بوو ئەتوانی یەک پارچە بخۆی لەگەڵ قاوە یەکیان چای بێشەکر قەیچیەکە بە منیانگرتیە هەر باسی من دەکەێت ئەتوش بەخۆت کاکە دکتۆر بەخۆی باسی خۆی کرد خۆی باسی خۆی کرد بەخۆت باسی خۆت کرد ڕەحمەتی خوارد لێ باش ئەم باسی خۆم کرد و ئەتوش باسی خۆت کرد و باسی من دەکەیت ئێسم باسی خۆم دەکەم دکتۆر ئەمن یاری دەکەم ماشەڵڵا دیارە سواس دەکەم 95 کیلۆم توڵیشم 185 ئەو 10 کیلۆی عەزەلی کەمێکیش چەوریم هەیە دەمەوێت احتیفازی پێوە بکەم بە تایبەتی لە ڕەمەزانەدا هەرچەندە لە ڕەمەزاناندا هەردەیە خوارێ زەحمەتە بەڵام ئەگەر ئەتوانی دەستکاری خواردنی خۆت بکەی لەگەڵ هەنی تەواکاری خۆراکی ئەگەر بەکار بێنی بەڵێ بەڕێزشت ڕاست ینی تەکیشم ئەزمونت هەیە لەسەر ئەم بابەتە بەڵێ جا دەمەوێت مەسەرەن ئەو پرسیار لە تۆ بکەم بۆ ئەوانی دیکەش بۆ بینەرانیش ینی سوود لە زانیاریەکان وەربگرن کەسێک کە بیەوەی احتیفاز پارێزگاری لە ماسوولکەکانی خۆی بکات یاریزانێک لە ڕەمەزانانیشدا بە ڕۆژوو دەبێت چی بکات بۆ ئەوەی پارێزگاری لەو بڕا ئەوە کاک مەریوانیش کاپتن مەریوان ئەویش بە هەمان شێوە چێش و درێژیمان وەکو یەک وایە چۆن بتوانین پارێزگاری لە ماسوولکەکانمان بکەین یەکەم شت گرنگدیدان بە خواردنی پرۆتین پرۆتین زۆر گرنگە لە هەموو دایتەکان بۆ کەسی ئاسایی بۆ ئەوانش کە ورزش ئەەکەن پرۆتین ئەبێ لە هەموو ژەمەکان سەرچاوی پرۆتینت هەبێ ئێنجا بۆ ئەوانە کە ورزش ئەەکەن ئەبێ ڕۆژانە لایەنی کەمەوە 1.5 تا 2 گرام پرۆتین لەسەر هەر کیلۆگرام لە کێشت دەبێ پرۆتین بخۆی مەسەلەن بەڕێزت 85 کیلۆی با بڵێن 80 ئەگەر ڕۆژانە 2 گرام پرۆتینت خوارد ئەوە دەکات 160 گرام پرۆتینت پێویستە ئێنجا لە چی دەست ئەکەوێ ئەوە لێرە ڕۆڵی دکتۆری خۆراک لەگەڵ ڕۆڵی ڕاهێنەری پرۆفشنال خواردنەکان بۆ دیاریەکە دەبێ ڕۆژانە بۆ نمونە چەند هێلکت هەبێت چەند گرام سینگی مریشکت هەبێت یان گۆشت یان ماسی یەکەم شت گرنگترین خاڵ ئەوەیە کە بێ پرۆتینت زۆر بێ دووەمی شت با بڵێن سەر شێوازی یاریەکان تۆ نابێ ئەو یاریانە کە ئێستا پێش ڕەمەزان کە ئەتکرد ئێستا لە هەمان کاتش لە ڕەمەزان بیکەیت یان بیکە یەک عەزەڵەیانیش سێتەکانی کەم کەوە عەزەڵەش ئەبێ سێ عەزەڵش ئەتوانی بڕۆی بەڵام ئەبێ حەجمی تەدریبی باش ئەمە حەجمی ڕاهێنان ئەبێ کەمی کەیتەوە لە جاتی ئەوە کە با بڵێن بۆ هەر یاریەک ئەگەر پێشتر
4 تا 5 سێتت ئەکرد باشە. لە ڕەمەزانان ئەبێ 1 سێت کەمتر بێت بەڵام وەزن لە جاتی کێشە نیە تۆ هەر دەتوانانی بە هەمان وەزن هیچ وەزن بەعکسەوە هەرچەند لە توانات خۆت هەبێت وەزنەکە زیاد وەزنەکە زیادکە باشترە لە بۆ پارێزکردنی عەزەڵەکان بۆ زەخامەکردن و بەڵێ. وەکەمکردنەوەی سێتەکان و عەدەدی سێتەکانی عەدەدی سێتەکانش لەگەڵ تیکرارەکان ئەوە پێدەوتری حەجمی تەدریبی لە دووشت پێک هاتووە لە ژمارەی سێتەکان لەگەڵ ژمارەی تیکرارەکان بەڵ یاریەکانش باش. لێم ببوورە عفوا یاریەکانش بۆ نمونە ئەگەر بۆ عەزەڵەی سینگ باش. ئەگەر پێش ڕەمەزان تۆ 5 یاریت هەبوو ئێستا ئەبێت 4 یاری بکەیت چوار یاری نابی 5 یاریەکە وەکو خۆی بمێنێ بەڵێ ئامۆژگاری بەوەش ئەەکەین بە یاریزانان کە دوورکەون لە یاریەکانی سوپەرسێت و درۆپسێت بەڵێ ئەو بەڵێ، تەکنیکە قورسانە یعنی ڕەنگە هەندێک کەس لێ ئەو زۆر شارەزان نەبێ بەڵام ئێستا ئەگەر ئەو کەسە کە بینەرمان بن ئەگەر وەرزشکار بن بەڕێزشت ئەزمونت هەیە ئەوان تی ئەگەن هین باسی چیەکەین ئێمە کە سوپەرسێت و درۆپسێت ئەو سێتە قورسانە ئەبێت دوور بکەن تۆ دەبێت خواردنی زۆر باشت هەبێ دەبێت خواردنی باشت هەبێ خەوەکەش ماسولکە دەسووتێ خواردنی ئاو ڕۆژانە 3 تا 4 لیتر ئاو پێویستە بیخۆن خواردنی مەڵتیڤیتامین ڤیتامین و کانزاکان بە تایبەتی مەغنیسیۆمە ئەمە دوای بەربانگ دەتوانێت دوای بەربانگ یان دوای خواردنی پاشی وش ئەتوانێت هیچ کێشت نابێت بەڵێ بەڵ مادەم هەروای لێ هات بابەتێکی زۆرێکی پرۆتین بە تایبەتی کازین بەڵێ ئەوەی کە هەیە بۆ ماوەی 7 تا 8 ساعت بۆ ماوەی 7 ساعت لە جستێکی ئەمەش بکەی ئەمە ئەو پرۆتینە باشترین جۆری پرۆتینە کە لە بۆ یاریزان هەیە هەتا کەسی ئاسایش ئەتوانی بەکاربێت کەسی ئاسایی بەڵێ چ جۆرە پرۆتینە وای پرۆتین یان کازین هیچ فەرقی نییە چونکە ئەوە هەیە پرۆتینە لە شیر دروست کراوە بڵێ تاواکەری خۆراکیە تاواکاری خۆراکیە بۆ نەخۆششمان نووسیوە بڵێ بەڵێ هیچ زیانی نییە بەڕێزشت ئەتوانی ئەم منش ئەتوانم بەکاری بێنم بەڵام ئێستا ئەو پرۆتینە بەوە باوە پرۆتینی کازین کە لە وڵاتی خۆمان زیاتر لە ناوچەی خۆمان کە پرۆتینی ڕەمەزانانە کەچی تۆ ئەتوانی لە دەرەوەی کات مانگی ڕەمەزانش ئەتوانی بەکار بە تایبەتی ئەوانە کاری درێژخایانی باڵێ کارت درێژخایەنەکەن لە بەیانی وە دەرەچێت لەوانەیە یەک ژەم بخوا دوای وە دەرەچێ کارێکی درێژخایەنەکە 8 تا 10 سەعات لە ئیشکە لە ئیش و کارە ژەمێکی دەست ناکەوێت ژەمی سناکی نییە بۆ نمونە ئەتوانی ئەو کازینە بەکاربیێنی مەرج نییە بەست تۆ شەوان بیخۆی بەیانیانش ئەبێ دکتۆر زۆر باسی هێلکەت کرد بەڵێ ئیلا دەبی هێلکەی کوڵاویان دەتوانین هێلکە و ڕۆن بۆ نابێ ئەگەر بە ڕوونی زەیتون بێخەی چیە ئەی یان ئەو ڕۆنانە هەیە ئێستا بە خاخەکان وەک سپرەی وایە کەم بەڵێ تۆ بەس هەر لەسەر ئەی زەردێنە و سپێنەکەی هەردووی پێکەوە بخوین ئەگەر کوڵاوبی ئەتوانی بێکەوە بخۆی خەیچیەکە لەبەرەوە ڕاستە سەرچاوی کۆلیسترۆلی تایە بەڵام ئەو کۆلیسترۆلە زۆر بەسوودە زۆر بەسوودە گەلە سوپاس بتە دکتۆر هەر تەندروست باش دکتۆر هەم کاپتن زۆر سپاس خۆشحاڵ من زۆر زیاتر خۆشحاڵین بە زانیاریەکانە سپاسانەکەم خۆشحاڵیە جارێکی دیکە دێڵێمەوە زۆر پێم خۆشە کە کەسانی وەکو بەڕێستانم هەم دکتۆرن لە بواری خواردن و خۆراک و بابەتانەوە هەمیش وەرزشوانن لەگەڵیشیدا هیوای سەرکەوتن بۆ دەخوازم بۆ هەمووتان خوا بەخێر بێ زۆر سپاس بەخێر بێ ئاخوا دکتۆر هەر بژێ هات تۆقەکردنی دکتوریشی زۆر خۆش هاتوندا زۆر خۆشە تۆقەکردن نێک ئەوها وڵی بە نەرمونیان نه بەس ئەو هاتوند بی خۆش یاخوا بەخێر بێ دکتۆر دەرچاوان ئەوە لەگەڵ کاپتن مەرمن هەر بێ ئەوش هەر بەتەڵە حازرە مامۆستا عربی کوردی تێکەڵە کورد و عەرەب برا ماشەڵڵا نعمەتی خوایە فەرموون یاڵڵا محبوبي بالوصال أنعم علي وجد من نواي منه إلي وجد من نواي منه إلي
قديم شوقا وبالكعبة الغراء وبالكعبة الغراء وبالكعبة الغراء قديم شوقا ومن يغوى الحسنى يموت عشقا ومن يغوى الحسنى يموت عشقا وصلي يا سلام على المعلم وصلي يا سلام على المعلم والآل والأصحاب ربي وأنعم والآل والأصحاب ربي وأنعم وقد مرت علي الشهور فوالله لا أرتضي البعد ساعة كيف وقد مرت علي الشهور والله ما مال الفؤاد لغيركم وإني على جور الزمان صبور بعدتم ولم يبعد عن القلب حبكم وغبتم وأنتم في الفؤاد حضور تنخش أدرسينا مدينة تنخش أدرسينا مدينة أو بغمر سن والدينا أو بغمر سن والدينا أسمنت سيد صفايا أسمنت سيد صفايا أبشوا مولودي رسول الله يا أبشوا مولودي رسول الله يا زرت الخشب بزياراتك ديواني كعبة بن يشف كيدش يا ديواني كعبة بن يشف الحزين
يا رسول الله يا كي نروي الشوق تنظر بكعاتها الغريب كي نسيان شي عرفة يا بوقنا يخوان بفر مسك فطار كي لدوري كعب وطواف أخلي كي أشور كي أشور ضلبعاوي زمزم تاب بيتا كان عقله ايمان وفاء وزقم رشد بما مدينة وزقم رشد بما مدينة شادي بغمر زند شرينا شادي بغمر زند شرينا اللهم صل دەنگ على خۆش دەستان خۆش ماندوونە بنیا خۆش. بيك بابچینە مەکە و مەدینە آمين يا رب العالمين وەی خودش وە ڕۆزی بێت ماندوونە بنیا خۆش. ئەم الوەختەی پۆشیڤە و الوەختەی فتۆرە ماڵێت خۆتکینیان هەر جایەکە بدلێ مابێت ئەم چینێ بارێکی نانیت خوون گەل و کەس و کار و دوست و هەواڵ و خزم و برادەرە مەزگەلە کەسێ دیێت هەین سەرکارن مژیلی خزمەتکردنە حتا الوەختەی فتۆرە و پۆشیڤە و وەختەیە جەژنە و وەختەی نەوروز و سەرساڵە ئیشگرێت تایبەتیژی گەلک جهایەت هەین وجارێ ئەس بەحسە ئێشەگرێت کارمەندێت تەندروستیە بکەم و دەمێت خەلک استراحەت و ماڵێت خو ئەو مژیلی خزمەتکردنە وڵاتیاڵە بجان وێجارە بچینە تایبەتیژی یەکش نەخۆشخانە ئەس باوەردکەم و ئیشەگرێت تەندروستی لێرێ مژیلی خزمەتکردنەوە نەخۆشان خودی سڵامەتیە بۆ هەمی نەخۆش ئەفریقەت یا ڕەبی خودی وەدی کە هەمی نەخۆشی هەفکارێمە ئۆران بەختیار وێجارێ دەش سلێمانێت جارە لە ناو قەل و کۆتران نییە لە ناو یەکێک لە بنکەکانی تەندروستیە ئارام سڵاوت لێبێت لای تۆ چ باسە بەڵ سڵاوتان لێبێت من لە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەدی منداڵانم لە سلێمانی حەزماکردم پاشێوە ئەوان بەسەر بکەینەوە چووکە ئێرە بەیانیان هاوڵاتیەکی زۆر سەردانی ئەم نەخۆشخانەکەن مناڵەکانیان نێرن بۆ ئێرە بۆ چارەسەر وەرگرتن و ئێستاش ئەگە دیمەنەکان دەربکەوێ چۆڵە بەڵام هەندێک نەخۆش لەو قاوشانەوە ئێستا دەنگی گریانی منداڵ دێ منداڵەکانیان خەواندووە لێرە و چارەسەر وەردەگرن ئەمانوێ لەگەڵ ئەو پزیشک و کارمەندانە کە لێرە ئێستا ئێشەگرن بزانین لە پاشێوانوە لە شوانی ڕەمەزان چۆن بەڕێیەکەن کاک بیلارم لەگەڵە بێت کە کارمەندی ئێشەگرە لێرە کاک بیلار سڵاو لێ بێت پاشێوان لە مانگی ڕەمەزانەوە چۆن بەڕێیەکەن کە ئێوە ئێشگرن لێرەوە نابێ بخەون و هاوڵاتیان دێن سەردانتانەکەن نەخۆشیێنن بۆ ئێرە ئەمێننەوە ئەگە باسێکی کشی ڕەمەزان لای کارمەندانی ئێشگری نەخۆشخانەی دکتۆر جەمالی منداڵانمان بۆ بکەین. بەخێر من سەر چاوەکانم وڵای نەخۆشخانیش دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید لۆتێکی زۆر زۆری لەسەرە بە تایبەتی لە پارشێ و بەربانگە نەخۆش زۆر داخڵە بێ و کارمەندەکان تەنانەت فریانان خواردنیش ناکەون خزمەتی نەخۆشەکانەکەن. باشە ئێوە لە سەعات چەنەوە بۆ چەند بەربانگەکەن ئێستا وا بزانم کاتەکەی زۆوە نییە پاشێوەکەن ئافوو کاتی پارشێوە بەڵێ ئیتر کاتی پارشێوە تا خۆتان جۆتان لە دەنگ مناڵ ئازاری هەیە تا هەیە ئەنواع نەخۆشی تایە و خزمەتیانەکەن. چۆن کارمەندەکان ئەوانی کە لە کاتی ئەرکان پاشێوەکەن ینی خواردنەکانیان بۆ چێتە ژوورەکانیان یاخود چۆنە؟ خواردنەکان کارمەندەکان چن لە خوارەوە یەنە سەرەوە لێرە جاری وایە سار دەبێتەوە ئەم جاگەنانەکە ئاخۆن. زۆر سپاس کاک بیلال بە یەک دوو کارمەندی دیکە بدوێنی لێرە با بچینە ئێرە شی پێشوازی لێرە ئەم خاتونە لێرە خەریکی کارە سڵاو لێ بێت. پێمان بڵێ لە ڕەمەزانە ئێوە چۆن کارەکانتان بەڕێەکەن لەگەڵەوەی کە
زیاتر کاتی پاشێوکردنیش نزیک بۆتەوە ئێستا چۆن پاشێوەکەن چۆن کارەکەن ئەگەر حاڵەتێکی تەواوی بێتە پێشتان سەرتا بەخێربن بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە ماندوونە ناسانە ئیشی خۆمانەکەین سەرەتا نەخۆشەکەمان پێش هەموو شتێکە لە لای ئێمە پێش پاشێوکردنەکەمانە پێش ئەوەی کە ڕۆژۆکەمان پشکێنین و هەچ کاتێکیش نەخۆش پێویستی بە ئێمە ئامادەین ینی گوێ بەوە ناین کە ئێمە کاتی نان خواردنمانە چونکە بەڕاستی ئێمە ئیشێکەکەین کە تەندروستی نەخۆشەکەمان پێشترە بەڵێ باشە کە خواردنتان بۆ دێت قەت هەبوو ینی دەست لە خواردنە کاڵگرن بچن بە هانای نەخۆشیەکەەوە حاڵەتێکتان بۆ هاتیبێ بۆ ما باس بکەین بەڵێ بێگومان زۆر حاڵەتی تەواری هەیە کە تای بەرزە کە پێویستی بەوەی ڕاستەوخۆ پاراستۆڵی بۆ بکرێت یان تووشی گەشتکە بێت مناڵەکە بێ لەم کاتیا پێویست بەوە کات کە ئێمە دەست لە خواردنەکەڵ بگرین طبعاً ژیانی کەسێک ڕزگارەکەین ئەوە زۆر پێش هەموو شتێکە پێش ئەوەیە کە ئێمە خەریکی حەز و ئارزوەکانی خۆمان بین و خەریکی نان خواردنی خۆمان بین باشە ینی قەت هەبووە فرایەوە نەکەوی نان بخۆی بانگیا بێت سەرقاڵی کارکردن بن بەڵێ بێگومان لەو کاتانەیە کە دکتۆرەکانیان توور ئەکەن یان ئەگەڕێن بەسەر نەخۆشەکانە کە پێویستیان بەوەیە کە دووبارە عیلاجیان بۆ تازە بکات سەوانە یان لە نەخۆشەکان دڵنیا بێتەوە بێگومان ئێمەش بێت لەگەڵ دکتۆرەکانە بڕۆین و کارمەندێکیان لەگەڵا بێت بێگومان دەستان خۆش زۆر سپاس ژوان ئەندرێن ینی ئەوەی کە دەیبینین ئەو دیمەنانە ناو نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵانە لە سلێمانی و دەنگیش دێت ئەو قاوشە شوێنیمانەوەی نەخۆشە لێرە هاوڵاتیان نەخۆشەکانی لێرە ماونەتەوە کارمەندەکانی ئێرە جگەلەوەی کە سەرقاڵی ئەرکەکەی خۆیانن لەگەڵ ئەوەشدا سەرقاڵی ئەرکە ئاینەکان کە ڕۆژوگرتنە لە مانگی ڕەمەزان گەلک مادونە بیارم بەختیار سلێمۆنیت گەلمەدەبی گەلک سپۆس بوو هەر بژی شڵا خودی سەحەتەکە باش پرسقی زۆرکێت هەمیدەیکە بۆ بێت کە تو سەحەتەوە نەژی شڵ هەریە خۆش بێت دیری هەمی نەخۆشیەوە بنی ئاڕەمبی بجۆرێ جۆرێ بچەکەش سرود و موسیقا ئەوە چێ دەخۆی ئەوە چێ دەخۆی ئەوە چێ دەخۆی کەینێ بردت بینێ 250 مامۆستا ماشەڵڵا یاکل دەستپێکیشی گوتی هین کەساتەیەکی دیارن خزمەتکردنەوە دین و ملت و وڵاتدا ئایکۆنەکە دیارە لەورێ کاژی مزگەفتە جارخەتە گەلە جۆرم مە گول دەنگیوات بێت مزگەفتی بە بانگدان و قورئان خواندن جاوێ جارێ وی دەنگی تایبەت چەند ئاەتێکێت پیرۆزش قورئانە پیرۆز بخینی ئێستا قورئانەکەی بخینم لێ مەمنون بیت بەسەر چاو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر هل في ذلك قسم لذي حجر ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد وثمود الذين جابوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد الذين طغوا في البلاد فأكثروا
فصب عليهم ربك سوط عذاب إن ربك لبالمرصاد صدق الله العظيم. صدق الله العظيم. خودش ترازی به دفتر هر بمینت یا ربی. دنگ خوش هر هبی یا خوش. قراءة عراقي بله لوش باب زانم دنگه چی زور تایبت لو ساحش هيتت بێگومان مقامی عراقی زۆر دەوڵەمەندترە لە مقامەکانی دیکە بەڵام مقام عراقی دەتوانم بڵێم لێرانە لەبەر ئەوەی ئەمە وەکو کورد ملەتی کورد یعنی زۆر زیاتر مقامی بەیاد بەکاردێنین یعنی زۆر مقامەکانی دیکە نالێم نازانین بەس لەوانەیە بەکاری ناینین زیاتر خەڵکەکەیمە وەکو کوردەواری حەزیان لە مقامی بەیاتە مقامی بەیاد وەکو عشایریەکان مەسەن حتا لە بۆ مەولودەکانیش لە بۆ حەیران و مەولود و زکرەکانی با بڵێن لە شوێنە پیرۆزەکان دەکرێت هەر بە بەیاد زۆر زیاتر باوە ئەگەرنا مقامی عراقی زیاتر لە 26 مقامی تێدایە بەڵام وەکو تورک و مصر و سعودیا و خەلیجوانە مقامەکانی دیکە وەکو حیجاز و ڕست و مەسەلەن مقام نەهاوەند و سێگا و ئەوانە بەکاردێنن بەس کورد زیاتر مقام بەیات باشە بەخۆت لەوەی کە لە مەقامی عراقی ئەوەندەنەوەی هەیە کە باسی دەکەی وەکو خۆت کامیانت پێ لە هەمویان خۆشترە وڵی خۆم ئەمن هەر لە سەرتاوە کە هەر دەست بەخینەوەی قورئان کرد هەر مقام عێراقی من نەخیندیە بەس ئەوەی کە من حەزم لێبی مەسەل مقام عێراقی زیاتر مقام پێنجگای خۆشە چارگای خۆشە ئەوەی کە قاریەکانی بەغدا زۆر دەیخینن ئەو مقامانەی مقام دەشتە باشە ئەگەر پێت بڵێن مەسەرەن چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بە مقامی عراقی بخوێنە کامیان هەڵدەبژێری و سوڕەتی یوسف ئەوەی کە مامۆستا خوا لێ خۆش بوو وەلید ئیبراهیم بەڵێ بە لەسەر شێوازی ئەو شێوازیوی شێوازەش تایبەتە لەوانەیە ئێستا زۆربەی بینەران ژەوانەی کە جۆبیستی من بوونە مەسەرن لە خوێندنی قورئانی دەزانن دەنجی من ئارد و ئاسمان چەند لێک دوورە دەنجی من لەگەر خوا لێ خۆش بوو وەلید ئیبراهیمی دوورە شێوازەکەی وەکو تۆن وەکو دەنگ فەرقی هەیە بەڵێ بێگومان وایە بەس لەوانەیە بەڵام هەرکە هەری شێوازەکەی مقامەکەی بەڵێ هەر قورئان خوێنێک بە لەزەت و تۆنی دەنجی خۆی تامەچی خۆی دەبەخشی بەڵام کە وەکو کاوە من عێراقی زۆر کەم خوێندیە لەوانەیە هەر نەشیان بیستیبی لە مزگەوتەکان بەڵام دەیخینم لێرە ینی دەبێتە یەکەم جار بەڵێ ئێستا دوو قورئان خوێن هەیە لە هەولێر هەردووکمان ناومان کاوەیە ئەو لە بەرەوەی عێراقی دەخینی پێ دەڵێن کاوە عێراقی بەم دەڵێن کاوە مصری ئەو جارە جیاواز بی ئەو جارە ئەتوو بە ئەوش کاوە مصری ئەوە کاوە عراقیش مەدی تۆ بۆ دەڵێن مصری ئەجا من شتێکی دەخینم باشە ئەو دوو مامۆستای پشتم هەردوو مامۆستای مقاماتن ئەوان بالۆ خۆیان دوای بڵێن ئەو فیلان مقام بوو ئەمن تحویلش کە پێم الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام را تلك آيات الكتاب المبين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت
قبله لمن الغافلين إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين صدق الله العظيم. واخذوا لما الفاتحة. زوري عادة أو شيء واضح خوێندنەوە ولا فاتحة ولا مناسبة عندما لمزقفتي مناسبات خينديتوا زاري وادبي لدومان أو دبي بس مسألة خيندني عراقي أما لو نايخين موا زور بي ما مستاني قرآن وأواني للشارع زاي خوينه قرآن ضلن هلا سرتا وكو دست بمصري كرديا بمصري كيبرو لبرأي أجر من عراقي بخينم احتمالي أحكام كان من لبيش تساو بزرده بفكرهم هم لكن مقامه كيدا لبرأي شێوازی ئەوەشدا ماشەڵڵا زۆر جوان خوێن هیچ تەحویلی هەبوو هەر بەیاد ڕۆی سەفەرم کراتمەوە بەیاتی وەیش الله خودش تەڕازی بێت سەلامت بێ رب خۆ حاضرکن و دومایکە سرود دەکات چکی دێ سرود دومایکی ئەمە خۆت ڕەخوازی پاشیفزی دەکەین و پاشانیش بە سرودە کۆتایی پێ پاشیڤەیەکی دوی چوو یا دوێ چوو یا سێ چوو یا چارێ چوو ئەوە یا پێنجێژی ماشەڵڵا خود خڕ لە عمرێ مەچوو هەرێ بخۆدێ ئیشڵڵا خودێ قبیل کرد یا ڕەبی دوعا بکەن هەر ڕۆژێک هەر سەعاتێک هەر دەقەیەکۆش ئەمرێ مەچەت خودەی ئیشڵڵا بخێر و بەرەکەت بوو مەحسێب کرد گوت نەهمە تێداکردبن خودەی ئیشڵڵا سەر مەحسێب نەکرد و المە بغەفرینت مەژیش دوعا بێ بەهەر نەکەن و پۆشیڤە پەنجۆتە پێشکەشکردن سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه خواتان لەگەڵ زور زور بڵێ